بەڕێزان لارکیان سلااوان لەبێ بەڕاستی حەیران و سەراسیمە ماوم ئەم دیمەنە زۆر جوان و سەرنجڕاکێشانەی بینن ئەمە یەکێک لە ئەشکەوتە دێرینەکانی کوردستانە کە شاید حاڵی مێژووی زیاتر لە ئەوەی کە دۆزراوەتەوە تیا زیاتر لە 50,000 ساڵ پێش ئێستەیەکە کەلوپەل و ئاماژەکانی بوونی مرۆڤی پێشین واتە نیاندارتاڵەکان لێرەدا ژیاون. تەنیا ئەمەوێ جارێ ئێوە چێژ ببینن لە دیمەنەکان. ڕاستی میدیا ئەو فەزایە، ئەو ئاسۆیە، ئەو بوارەیە، ئەو پانتاییەیە کە هەموو شتێک کەرەسەی گفتوگۆیە بۆی. مێژوو، شوێنەوار، سیاسەت، پرسە کۆمەڵایەتیەکان، ڕووداوەکانی ژیانی ڕۆژانە. ڕوودا و وەکو بڵندگۆی خەڵکی کوردستان ڕاستی ئەمانەوێ هەموو ئەو باس و بابەتانەی کە بە درێژایی مێژوویەکی دوور و درێژی ماسمیدیای کوردی وەکو پێویست دەستی بۆ نەبراوە، ئێمە ئەمانەوێ هەموو کەرەسەکان دار و بەردەکەی ئەم وڵاتە، خۆڵەکەی، ئەشکەوتەکەی، ئەمانەوێ هەموو شتێک بکەین بە کەرەسەی گفتوگۆ. ئەمانەوێ ئەو بینەرانی کە سەیری ڕووداوەکەن پاشخانی معریفیان لەسەر دار و بەرد و ئاو و فەزا و ئاسمانی وڵاتەکە لەسەر هەموو شتێک قوڵ بێت. ئەم جارە ڕاستی دەسەبین بۆ بابەتێکی مێژووی زۆر گرنگ و هەستیار لەگەڵ مامۆستا سۆران حەمەڕەش کە ساڵانێکە بەڕاستی لە ناو دنیای مێژوو نووساندا هەرایەکی گەورەی ناوەتەوە بە 2 کتێب، لە ڕاستیدا بە 3 کتێب، بە کتێبێکی کە تەنیا بۆ خوێنەرانی ئینگلیز بە ئینگلیزی نووسیوەتی، 2 کتێبیشی لەسەر کورد کێیە، هاوکات مێژووی بزر و نەگەڕدراوەی کورد. هەڵبەتە من بە شێوەیەکی منهەجی و میتۆدی مێژووی ڕەنگە نەمەوێ مامۆستا سۆران بدوێنم بەقەدەرەوەی کە لێرە و لەوێ هەموو ئەو پرسانەی کە ئێمە ئیبیستین لەسەر کورد و لەسەر پرسی کورد و لەسەر قەزەی کورد کە بەرگوێمانەکەوێ، بۆ نمونە لەسەر نەورۆز، بۆ نمونە لەسەرەوەی کورد باوانی کێیە، هەر یەکەو بە جۆرێکی گەڕێتەوە. بۆ نمونە مامۆستا سۆران لە ڕێگا تەلەفۆنێکم بۆ کرد، ئەو لە ڕێگایەکەوە هات بۆ ئازارمێرد، منیش هاتم بۆ ئازارمێرد، وتم بەڕاستی زۆرێک لە شوێنەوارناس و مێژوو نووسان بە شێوەیەکی شیمانە و گریمانە بۆ چوونەکانانە خەنە ڕوو، بەڵام تۆ زۆر بە یەقینەوەڵی ئێمە نەوەی سۆمەریەکانن. ئەو ئارگۆمنتە لە کێوە هاتووە؟ ئەو بەڵگە پشت ڕاستکراوانە لە کێوە هێنایی؟ سۆران حەمەڕەش بۆچی زۆر خۆشەویست نییە لە ناو مێژوو نووساندا؟ هەندێک زۆر سەرسامی سۆران حەمەڕەشن، مامۆستا سۆران حەمەڕەش تاو ڕادەی کە پێڵێن مێژوو ناس، هەندێکیش زۆر ڕخنەی لە گرنپیان وایە، زۆر پەلە دەکا، زۆر هەڵپە دەکا. سۆران حەمەڕەش لە یەکێک لە کتێبەکانیان ناونیشانی ئەوەیە مێژووی بزر و نەگەڕاوی کورد. ئەی ئەو هەموو سەردەمەی ڕابردوو کەس مێژووی نەگەڕاوەتەوە؟ سۆران حەمەڕەش نەبێ؟ ئەمانەوێ بەڕاستی ئەم جارە شەرحە دڵی خۆمان بکەین فەسانە و کتێبەکانی مامۆستا سۆران حەمەڕەش بکەین بەهانە. و بەڕاستیش ئەمانەوێ لەو بۆ چوونانەش بین کە پێی وایە کورد میلەتێکی بێ پشتە، کورد میلەتێکی بێ مێژووە، کورد میلەتێکی بێ ئەسڵ و فەسڵە، کورد میلەتێکە لە دەرەوەی مێژوو ژیاوە. لە کاتێکا سۆران حەمەڕەش پێی وایە بکەری ڕاستەقینەی ئەگەر شتێک لەم ڕۆدا پێی بەوترێ ڕۆژهەڵاتی ناوین، بکەری مێژووەکەی کورد بووە و لە ئەمڕۆشە هەر کووردا، بەڵام زۆر شت هەیە لەم پانتاییە مێژوەدا ئەیانەوێت لە کوردی زەوت بکەن، وەک خاکەکەی، وەک ئاوەکەی، وەک زمانەکەی، وەک ئەوەی کەی بینن ئێستاش لە سەرگەڕان ئێستا عەرەب خێمە هەڵەیە خۆیەکە بە خوددان و بە خاوەنی زەویەکانی ئێمە. قسە زۆرە، با بچینە لای مامۆستا سۆران. بە خێراتی سەرچاوەکانم سپاس. هەروەها سڵاو و ڕێزم بۆ میوانی ئازیزم دکتۆر زرار هەیە لە ستۆدیۆی هەولێرەوە. سپاس بۆ ئێوەش خوێندکارانی ئازیز خوشک و براکانم. سەرەتا بە لەوە دەست پێ بکەم، هەندێک جار کە دەوترێ کورد بێ ئەسڵ و فەسڵە، کورد تەنانەت نەورۆسی ئەو نییە، کورد مێژووی نییە، کورد زمانی نییە، کورد فەرهەنگی نییە. ئەبینم نەک لە ناو فەزای مێژوو نووسانی کوردستاندا هەندێک جار بەرسڤی هەندێک قسەکەری سۆشیال میدیا و مێژوو نووسانی عەرەبیش دەدەیەوە. ئەمە تەنیا
هەستێکی سایکۆلۆژی نوستالیجیە یان نەخێر ئەمە بەرمەبنای ئەم توێژینەوە و کتێبانەیە کە مامۆستا سۆران حەمەڕەش نووسیوەتی. کاکرنج من خۆم لە مناڵی و ئەمیست تێ بگەم کورچەیە، یعنی ما بۆ من ینی مەسەلە بوو، چکە بۆ لە ماڵەوە کورد بووم، لە ماڵەوە باپیرم مفتی پێنجوێنی بوو، دایکم ئەبووایە لە مناڵیەوە شعری مفتی پێنجوێنی بزانێ. مفتی پێنجوێنی چەند خاڵێک ینی بناغەی فکرێتی دادوەری، کوردبوون، داکۆچی ینی لە عەدالەت، ئەمانە بۆ من لەگەڵەما گەورە بووم ئەمیست تێ بگەم کورچەیە. من بە دوای کوردێکی گەورە ناگەڕم، هەچی وترابوو لەسەر کورد هێندەم خوێندەوە سێرێکم ئەم مێژووە یعنی گاڵتەجاڕیە ئەوەی کە بۆ کورد نووسراوە، مێژوویەکی سیاسیە لە سەدەی بیستەما بە ینی زۆرینەی لەلایەن دەستگا کۆڵنیۆن ناڵیستەکان و نووسراوە. ئەمەی کەواڵم من هەمووی بە بەڵگێ هەشتێک نارانی کوردیا گاڵتەجاڕی لە نووسینی مێژوونووسانی کوردی شادەبینیت. نا خۆی چۆنە سەرەتای مێژووەکە کورد نەینووسیوە، مەسەن لە شەرفخانەوە دوای شەرفخانەوە ئەوروپیەکان هاتوون مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان نووسیوە. ئەم مێژووە چۆن نووسراوە؟ ئەمانە هاتوونەتە ئەم ناوچەیە وەکو بەریتانیا، فەرەنسا، رووسیا، ئەمانە دەستیان هەبووە، دەستێکی سیاسی. مەبەستە تەنیا سەرچاوە و سۆرسی مێژوونووسانی ئێمەش کە کنە و پشکنینیان کردووە لە مێژوودا هەر سەرچاوەکانیان ئەوانن کە تۆ پێڵێگەڵتەجاڕی نابا ئێساگەماوە کاکران شکە بێ ڕوونی کەمەوە بۆ من ینی من بڕوام هەموو شتێ بە زانست و بەڵگەیە ناڵم ئەوانەیانێ ئامەرەمان لێ بکەن و ینی بڕوان بە پیلانجێڕینیە، بڕوان بە زانست و بەڵگەیە. باشە لە سە ساڵی ڕابوار ئەوروپیەکان هاتوونەتە ئەم ناوچەیە، نەخشەیەکی ئەنچێشا ئەم نەخشەیە کوردیتیانە، بەرژەوەندەکان وای خواستوە کوردیتیانە. لەبەرەوەی تۆ لەو نەخشەیانیت دەستگا ئەکادیمی ئەوروپیەکان من ئەمە هەمووی لە بەشێکم داناوە مێژووی کورد وای لات ئەی بینیشتی وان نووسراوە لەسەر کورد بە مێژوو ئەمڕۆ فرۆشێ بە جیهان، یعنی گاڵتەجاڕیە. بۆ ویستیانە ئەم خەریتەیە خۆیان کە دروستیان ئەم نەخشەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستکراوە بەهانەیەکی ئەکادیمی پشتگیری بکە. مەسەن کابرای گەڵێ مە چییە کورد خۆیەکە بە میدی ینی هەر گاڵتە بە کورد دەکاکە خۆی لە کاتێکە سەدان و هەزاران بەڵگەی میدی بوونی کوردەیە. بەم جۆرە کوردیش لەبەرەوەی خۆی دەستگای ئەکادیمی نەبوو، مێژوو نووسەکانمان هاتن ئەمانەیان کرد بە سەرچاوە، یعنی کورد خەتای نییە لەبەرەوەی نەتەوەیە کە خاوەنی دەوڵەت نەبووە دەستگایە کە فەرهەنگەکەی پارێ دەستگای بە شێوەیەکی زانستی کار لەسەر بوارەکەی بکە، هاتچی کرد ئەم سەرچاوە ئەوروپیانەی کرد بە بناغی مێژووی خۆی. ئێمە ئاری خۆی حەقایەتە، ئاری خۆی لە دەروی زانستایە. باشە چەند ساڵ مەژوولکراین بە ئاری بوونەوە، چەند ساڵ مەژوولکراین بە زەردەشتی بوونەوە، ئەمانە هەمووشی بێ بناغە. ئێمە لەسەر ئەم بناغە نازانستیە خۆمان ناسی. ئێستا ئێمە وەکو وایە کاکڕەنجبوونی کوردی شەخیتە ژێر گومان و پرسیار لە سەد وەکو وایە کاکڕەنج تۆ ناو کاکڕەنجە کەس گومانی لەوە نییە، بەڵام دوور بێ لە تۆ سەرە بیا بە شوێنە ئەڵم دوور بێ لە تۆ دووسێ جارەی لێم خەبەری بێتەوە نەزانی چی هەوەیەکە بنێ بڵێن کاکە تۆ ناو عوسمانی ینی باوکە هیچی نەزانیوە لە ژیانە. هەموو بە شەرتێ کەسێکی ناسراوی لە وڵاتە کوردی ژاوایە، خۆی نەتەوەیەکی خاوەن مێژووە، خۆی ئیمپراتۆریەتی هەبووە لە مێژووە، بەڵام ناسنامەیەکی درۆی نەخساوەتە گیرفانی ئەمڕۆ بەو ناسنامەیەژی و نەتەوەی داگی کراو بڕ سەیری نووسی سۆشیال میدیای کورد بکە. هەموو من کارم بە سۆشیال میدیانی نامە بەس نیشانەکانی داگیرایی من زەکی بە بەڵێ ئایا دکتۆر کەمال مەسار بەڵێ سەدانی وە هەموو ئەوانش ئەو سەرچاویان بوون کە تۆ گومانت خستۆتە سەری؟ من پێ دەڵم ئەمین زەکی بەس بۆ کاتی خۆی لە 1932 و کتێبەی نووسیوە بە بۆچوونی من شۆڕش بوو. یعنی ئێمە ئەگەر ئەو پەرتوکە مان کردا بە بناغە لەسەر وەشتمان دروست کردایە، ئەمین زەکی بۆ سەردەمی خۆی توانایەکی سەیری هەبوو. من پەرتوکی یەکەمم پێشکەش کردو بەو چکە ئەمڕۆ ئەتوانی سوود لە ئەمین زەکی بینی لە 2024 مەگەر سەرچاوی ئەمین زەکی بە کێ بوو؟ بەڵام خۆی مێژوونووس چییە؟ تۆ ڕەخنەگرانە من سەرچاوەکانم ئەوروپیە، بەڵام ئەمە ناگەێنێت تۆ لە بەروی سەرچاوە ئەوروپی ئێمە بێ ئەوروپا ناتوانین مێژوو بنووسین، بەڵام ئەمە کاری مێژوونووسی زانستی چییە؟ تۆ ڕەخنەگرانە کارەکانیان لەکوایە ئەزانی زانستی ئەڵی زانستی لەکوایە یعنی لاوازی ئەمین زەکی بەک کەمە بینی کە کۆپی سەرچاوی کردووە؟ ئەمین زەکی بەک بۆ نمونە کۆڵەرە بە هەموو
هاوشێوەی مێژەنووسی گەورە ئەمین زەکی بە کەم دەبینی کە هاتووە گومانی لەسەر چاوە کردووە، هاتووە سەرچاوی خستۆتە ژێر ڕەخنەوە. من ئەوانەی تر کە مێژووی کوردیان نووسیوەتەوە ڕاستی یەکسەر بڕۆیان بە سەرچاوە کردووە. نازۆڵ ماگەر وا بڵین ئێمە بەسن کەسی چێک و مەلا جەمیلی ڕۆژبیانی باشە پیاوێکی حوزرا لە حوزراگەر بڕوا ئەکە شتی وای کۆ کردوتەوە لەو سەردەما جیومەکریانی ئەمان هەر یەکەی بەردێکیاندا ناوە ئەم بەردە چەنە گەورەیە بازوڵم نەکەین لەوان ئێمەوە ناڵێن کە کەسی وەکو بەڵام بەپێی بۆچوونەکانی تۆ کەس نەی پێکا جگە لە تۆ نامنوان ناڵم ئەوە زوڵمەکەین ئێمە چکە بۆ من حەزم لەوە نییە بڵێم من ژیان من کەسێکی بەس مێژووی بزۆر و نەگەڕاوی کورد لە کاتێکە ئێمە سەدەیەک زیاترە مێژوومان ئەگەڕنەوە خەڵکانێک ئەی تۆ ناونیشانی کتێبەکە دواڵێ ئەی تۆ چۆن مەسەلەن مامەڵە لەگەڵ سەرچاواکەی مەدلولی تری لێ هەڵەیەنجی ئێمنی میدیاکاریش سەرچاوەکەی تۆ ئەمەیەکە لە بەردەسڕ بۆڵم بزر با بڵم بۆ پێدەڵ ئەو پەرتوکە ئێمەنیش پرسییم کەس نەیدۆزیەوە تۆ نەبێ بە وەڵامی بەم و بۆڵم بزر هەتاوەکو ئەمڕۆ یەک پەرتوک نییە لە جیهانە با من لە ئاستی کوردستان قسەنەکەم یەک پەرتوک نییە لە جیهانە مێژووی دەوڵەتی هەزەبانی لە پێش ئیسلامەوە تا دوای ئیسلام نووسی بێ نییە باشە ئەمە بزرە ئەم دەوڵەتە لە ماوە دۆکومنتەریکی تایبەتیشی لەسەرەکەم ئەم دەوڵەتە هێندەی میدەکان بۆ ئێمە گرنگدن وەرە ئەمانە خوێندکاری بەشی مێژوون لیان پرسە چەند لەسەر هەزەبانی ێزانی لە پێش ئیسلامات چەندی لێزانی بەیانی ئەم شەو خەڵک بینەری بەرنمەکەی جەنابتە بەیانی لە پاسات بینە سواری تەکسیە کەبی لێتە پرسێ مامەسا سۆران بەرنمەکەتم بینی لەگەڵ ئەو کابرای ڕووداوە بەس نەمزانی کورد کێیە ئەتوانی هەتاوەکو گێنمە ئەو شوێنەی کە بۆی ئەچین پێم بڵێ کورد کێیە دوسێ دەقەمبەرێ بۆی پێڵم کورد کێیە چکەم پرسیارە زۆر گرنگە لەسەرم خاکە یەکەم گەنم چێنراوە ئەمە قسەنا ئەمە بە شوێنەواریە هەموو جیهان یەک لای کردوەوە گەنمی جۆنی ئینکۆن لای دیاربەکرەوە دۆزراوەتەوە باشە ئەمە کۆنترین گەرمی چێنراوە یەکەم بزن لە جیهانە لێرە ماڵی کراوە یەکەم بەراز لێرە ماڵی کراوە یەکەم ڕەشەوڵا هوگا لێرە ماڵی کراوە یەکەم تاقی ئەوەی کە پێڵێن هەیوانی بە فارسی ناوەرێ 6,000 ساڵ لەسەرم خاکە کراوە یەکەم پولە قوڕینە لەسەرم خاکە دۆزراوەتەوە کە دواتر چۆتە خوارەوە بۆ سەرەتای نووسین ئەمە خاکی سەرەتایی شارستانیەتە ئەمە بە قسەنا باشە ئەمە کۆی جیهان لەسەرەوە کۆکە ئەمە پێڵەن cradle of mankind لانکەی شارستانیەتە ئەمەیە من ئەڵم ئەم پولە قوڕینانە هاتووە بۆ بەنووسین یەکەم نووسین لە جیهانە کوردیە کە ئەڵم ئەمە کوردیە بە ڕێزمان کوردیە بە وشەکان کوردیە جگەلەوە کورد ئەمەی وتووە یعنی ئێمە هەرگەر هەر بە زمان قسە بکەین ئەکەوینە هەڵەوە بەڵام تۆ زمانە هەبێ تۆ ئەزانی هەتاوەکو ئەمڕۆ کاک ڕنج کورد بۆ لە گوندا هەرە لێ و لۆلۆ ئەوە پێشێکی گۆرانی سۆمەریە ئینی تۆ لە گۆرانیتە بە DNA گەنمەکە لە شاخەکەەوە هاتۆتە خوارەوە بە وڵاتی سۆمەر ئەوە چێنراوە باشە ئەمە بابەتی بۆ ماوەی باشە بە دابوونەریتی کۆمەڵایەتی بە زمان بە شوێنەوار یعنی شوێنەواری کوردستان لەوەی خوارەوە چۆڵترە ببوورە کۆنترە واتە ئەمانەی کوردستان تەمەنیان 11 بۆ 12,000 ساڵە کورد سۆمەری نییە سۆمەری کووردە تێگەی لەمە بەستەکەم جیاوازە لەوەی ئەنی تۆ لە سۆمەری لە تۆ هاتووەتە وەڵامەکە بۆ نمونە ئەوەیە کورد ئەو میلەتەیە کە گوندی دروست کرد کە ئاژەڵی ماڵی کرد کە شاری دروست کرد و بناغەی شاری دانا تەنانەت یاسای دانا یەکەم یاسای نووسرا و سۆمەریە لە جیانە هەموو شتێک کە لەمە بە دوا 20مان سۆمەریە یعنی کوردیە هەشتێک سۆمەری بێ هیچ گومانێ کوردیە ئەمە دوای چەند ساڵکردنە و پشکنین و بە دوواداچوونی سەرچاوەکان و ڕەخنە لە سەرچاوەکان و دیتنەوەی ئاماژەکان و لێکچوونەکان و ناوەکان و حرفەکان و ڕستە سازیەکانی ئەمڕۆ لەگەڵ زمانی سۆمەریەکانە گەشتیتە ئەوەی کە بەم ڕەهاییە لەسەر گەورەترین شاشەی کورد بڵێ کورد نەک کورد سۆمەریە نەک سۆمەری کوردن کورد سۆمەریە
سۆمەری کووردە سۆمەری کووردە من سەرەتا بەو پلانە نەبوو مێژووی کورد نووسمەوە بەڵام وەکو کەسێکی ئەوداڵ هیچ پەرتووکێ وەڵامی نەیامەوە ئەمڕۆ تۆ لە جیهانە پەرتووکێک نییە وەڵامە باتەوە کورد لە چۆکە هاتووە وەرە باشترین پەرتووک لە جیهانە ئەمڕۆ مهرداد ئیزەدین نووسوێتی دە کورتس باشە بە ئەلیزی نووسوێتی نازەمە بزانام کراوە بە کوردیش ئەوەی مهرداد ئازادی کراوە وابزانام کراوە بە کوردی ئەم پیاوە ئەمە باشین کتێبە وەڵامە ناتەوە میدەکان کووردە وەڵامی ئەوە ناتەوە وەڵامە ناتەوە کابرا وەڵامیایەوە من ئەو داڵی کە هەموو شتێکم خستەژێ پرسیارەوە ئایا مەسەنەن لە مناڵی و بە منیان من ناوم ئاری بوو تا شەژمان کردیانم بە دوای کردیانم بە سۆران باشتر ئایا کورد ئاریە جارە تو پیوی بڵێ ئەوەم ئەبێ بزانی ئەوە چییە سەرەکەم ئاری حەقایەتێکی ناسیۆنالیستی ئەوروپی نازانستیە ئەمە قسەی من نییە بەڵام ئەمە من لە کوردستانە ئەمەم شکان لە 2013 وتم کاکە لە پەرتووکێکەمە ئەمە بە حەقایەت بە ئێوە وتراوە ئەمە زانست نییە ئاری بوون حەقایەتێکی ناسیۆنالیستی ئەوروپی و بنەچەی زانستی نییە جاکە لەم پەرتووکاڵم مێژووی بزر لە هەر شوێنێکەوە مەزن میدەکان یەکەم فەرهەنگ هی زمانی مادی و کوردی لە جیهانە لەم پەرتووکایە یەکەم فەرهەنگی هوری کوردی لەم پەرتووکایە باشە یەکەم فەرهەنگی لوڤی کوردی هەر خەڵک هەر لوڤی هەر نەبیستوە باشە لەم پەرتووکایە یەکەم فەرهەنگی کاری یەکەم فەرهەنگی سراکی کاکەمانە هەمووی نوێ بۆ جیهان بۆ کورد بۆ بواری مێژووناسی کورد بابەتی نوێن کەس نێزانێت ئەڵێ زمانی هیندۆروپی لە کوردستانەوە دەست بە نەخشەکە ئەتوانی نەخشەکەش ببینی لەسەر پەیجەکەم دانراوە جارە بینەرانی بەڕێز یەکێک لە زانکۆکانی کوردستان ڕێگری بکات لە خوێندکارەکانی بێن بۆ بەرنامەکەم بەڵام بەشی شوێنەواری زانکۆی سلێمانی بە ئامادەکارەکەمیان وتووە سڵاو لە ڕەنج بکە بەڵام مادەم میوانەکەی مامۆستا سۆران حەمەڕەشە نایڵین خوێندکارەکانمان بێ ئایا تۆ ئەوان ڕاستەنیاتۆ ئایا تۆ دەستە بردووە بۆ شتێکی بڤە کە پێش تۆ دەرکی نەکراوە ئایا تۆ مەلعونی سەردەمەکەی خۆتی و ڕۆژە لە ڕۆژان هەمووان دێنە سەربیر و ڕاکەت پاش ئەم ناوبڕە پێم بڵێ چییە ئەمە باش ئەم فۆبیایە لە بەستنەوەی کورد و سۆمەری چییە لە کوردستان لە ئەنجامی ئەم تەرزە لە بیرکردنەوەی تۆ و ئەم کتێبانە دروست بووە هەڵبەتە پاش ئەم ناوبڕە وەڵامی ئەو پرسیاری لێ وەرەگرم ئینجاویستم دکتۆر زرار من پێی سەرسامم پیاوێکی زۆر نەتەوەی بە خزمەتی گەیشتوم لەسەر گۆڕی مێردی شاعیر گفتوگۆم لەگەڵ کردووە دوای وەڵامی ئەو پرسیارم اینجا چمە خزمەتی دکتۆر زرار بینەرانی هێژا دواتریش هەڵبەتە ئەم کچ و کوڕە زرنگانەی کورد لە من باشتر پرسیارەکەن لەبەرەوەی ئەمە پسپۆڕی ئەوانە خۆتان نەزانن بواری من میدیایە لەگەڵمان بمێننەوە بڕوا ناکەم زەرەرکەن زەرەرەکەن مامۆستا سۆران نەبەدڵیانە ئەگەڕێینەوە پرسیاری ئەوم کرد ئەوەندە بەستنەوەی کورد بە سۆمەریەوە بڤەیە ئەمەندە ئەم سپەیسەی ئەم بۆشایی نێوان کورد و سۆمەری بێسەرچاوەیە ئەوەندە بوارێکی داخراوە کە مێژوونووسێکی کورد نەتوانێت لێکچوون بدۆزێتەوە ئەوەندە بێ بەڵگەیە ئەرگۆمنتەکەت و ئەم هەموو بەرەت بۆ دروست بووە ڕاستێکی خۆی من ناتوانم مێشکی خەڵک بخوێنمەوە بەڵام بەگشتی هەموو شتێکی نوێ لە جیهانە ئەو کەسی شتێکی نوێی هێناوە دژایەتی بۆ دروست بووە چکە شتی نوێ بیر نەچێ هیچ شتێوەکو ئیسراحەت نییە تۆ شتێ 100 ساڵە وترێتەوە حقایەت تۆ ئێڵیتەوە ئەگەر مامۆسابی ئەگەر هەر لە بوارێکەبی ئاسانکاریە بۆت بەڵام کە یەکێ شتێک هەڵەتەچێنێ تر زروزەکە دایمە ئەو کەسی شتی نوێی هێناوە بە درێژایی مێژووەکان مامۆستا ئەو تێگەیشتنە کۆنم هەڵتەکان لەسەر کورد ئەو تێگەیشتنەی کە حقایەتی ئێمە گوایە میدەکان هاتوون با بە میدەکان خەڵکی ئێرن ئەمە حقایەتە ئەمە زانستی لە پشتەوە نییە تۆ ئەزانی کاک ڕەنج کۆی مێژوو ئەگەر سەرچاوە بەکاربێنی هەموو شتێکە بۆ حەلەبێ ئەمە جوان جۆم لێ بگرێ حەزەکەم بینەژی جوان جۆ بگرێ مێژوونووسێک خەڵکی ئەم وڵاتێ خەڵکی بابل باشە 2300 ساڵەوە پێش مێژووی نووسیە هەتاوەکو ئێستا یەک پەرتووک لە جیهانە سوودی لێ نەبینیوە بۆ تێگەیشتن لە مێژوو ئەم پیاواڵە چی باش لەمە جۆ بگرە 2300 ساڵەمەوە پێش مێژووە نووسێ ئەڵێ کۆنترین پاشاکانی بابل
شش داناژمێرێ 84یان میدن باش ئەمە باش لەمە جۆگرە ئەمە کۆی مێژوو هەڵەوشێنێتەوە کابرا بابلیە یەک زانا بووە ئەستێرە ناز بووە مێژوو نووس بووە خەڵکی بابل بووە باشە بۆ ئەڵێ سەرەتای پاشایەتی و سەرەتای کۆنترین پاشاکانی بابل میدیە ئێمە هەموو ئەو مێژوو ئەوروپاڵەوە هەوڵدەشێنێتەوە کەس هەوڵی نەیە تێبگا ئەم کابرا بۆ وایوتوە ئەم کابرا بۆ وتی سەرەتای مێژوو ئەم بابلیان ببوورە میدەکان بوون ئەمە زانیە لە چی بە کوردیەکەی ئەم پیاوە لە سەردەمێکا بووە کە یۆنانیەکان لەژێر دەسەڵاتی ڕۆژەڵاتی ناوەڕاستیانە بوو ئەمیش ینی زمانەکەی هین بووە خەڵکی بابل بووە بە کلدانی قسەی کردووە بەڵام پەرتوکەکەی بە یۆنانی نووسیوە ئەگەر بڵێ سۆمەری کەس لی تێناگا لەبەرەوە ئەو نەتەوەی کە نزیکە بۆ ئەو وەختە کە ینی لی تێبگا کەس خوێنەرەکەی یۆنانی بووە پەرتوکەکەی بە یۆنانی بە سۆمەرەکانی و تۆ میدەکان ڕێگەمە هەموو ئەوە سلمێنێک کە منە لەم سۆمەریەکان تۆ لە ماکۆکی کە ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خوستراوی آخر میدیا قۆناغێکی نوێترمانە ئێمە ینی سۆمەری قۆناغێکی کۆنترە ئێمەەکانی کوڕی سۆمەریەکان سۆمەرەکان باباتێ بگەێنە من دایمە هینێکی دەستەواژێکی نوێم داهێناوە لەم پەرتوکە کوردی شاخ و کوردی دەشت بە بۆچوونی من ئەگەر ئێمە لە کوردی شاخ و کوردی دەشتێ بگەین کۆی مێژووی کورد ئاسانە بێ ئەوانەی شاخیەکە ئەسب سوار و هەندێک جار یانە بەسەر دەشتیەکە خەریکی کشت و کاڵ بوون و ئەم دوو کەلتورە لە نەورۆزا ڕەنگیاوەتەوە لە هەموو قۆناغێکی مێژوومانە هەتا سەدەی بیستەم ئەم دوو کەلتورە شاخ و دەشت ڕەنگیاوەتەوە میدەکان سەردەمێ بوون بە ئیمپراتۆر بەڵام کوردی شاخ بوون کوردی دەژ نەبوون بەڵام سۆمەریەکان کە پێش مادەکانن کوردی دەژ بوون ئەوان ئیمپراتۆر بوون ینی ئەم ململانەی لە ناو خۆمانە ئەمە ململانەیەک هەبووە ململانەی خەڵکی دەشت و خەڵکی چیا دەشتیەکە کشت و کاڵی بووە متمانەی لەسەر گەنم و بڵین کشت و کاڵ بووە وەکو ئەسپارتا و ئەسینا بەو شێوەیە نیە ناجیاوازە ینی بۆیە ئەم پەرتوکە بەشێکم دانا و نەورۆز و چیرۆکە تاواکە نەورۆز خوداوەندەکان نوێنەرایەتی کوردی دەشت و کوردی چیاکە کەواتە تۆ ئەوە ڕەتەکەیتەوە کە هەندێک کەس هەندێک دەنگی لێرە و لەوێ هەموو نەورۆزەیە سەر تەلەڤیزۆن و سۆسیال میدیا کاکە نەورۆز فڕی بە کوردەوە نیە ئەمەش ڕەتەکەیتەوە ئەم ساڵ ئەمنم پێ ناخۆشە کاک ڕەنج کە نەورۆز نایەت من خەمم لێ ئەمە نەشتی ناخۆشە وترێ خەڵکانێکە لە قوڵایی دژی نەورۆز یا دژی ینی لە قوڵایی ئەفسانە و جەژن تێنا پێت وایە کەس بەقەدەر کورد خاوەنی نەورۆز نییە یەکەم نەورۆز لە جیهانە لەسەرم خاکەکراوە باشە ئەمە بن بە سەرچاوە پێ دەڵم پیاوێکی کورد هەیە 1200 ساڵەمەوە پێش ئەی گەڕێنێتەوە بۆ سەردەمی سۆمەری جا ئەمەیە بۆیە پێ دەڵم کە ئەڵم سەرچاوە من بە سەرچاوە قساکەم پیاوێکی ناوی ئەبوو حەنیفەی دینەوەریە باپیریشی ناوی وەنەندە هەر ناوەکەشی کوردیە مێژووی کورد یەکەم کەسە و نووسێنیتی 1200 ساڵەمە پێش باسی نەورۆزەکە ئەڵێ نەورۆز دوای جابوونەوەی زمانەکان و ئەم چیرۆکی سۆمەریە جێڕێتەوە 100 ساڵەمەوە پێش لە سلێمانی و لە مەهاباتە نەورۆزی سۆمەری تۆمار کرا دەستخۆش نەورۆزی سۆمەری مان کرد دەستخۆش بەڕێز دکتۆر زرار ڕاستی لەبەرەوەی کە لە پێشەکیەکەمە باسی کتێبەکانی کاکسۆران حەمەڕەشم کرد بۆ خۆشە هەست نەک هەست ئاگاو لەو هەستیاریە و حساسیەتەیە کە بەرامبەر بە کتێبەکانی کاک مامەسا سۆران حەمەڕەش دروست بووە تۆ کتێبەکەت خوێنەوە کە ئێمە پێمانوتی پێشووتر پێش خوێندنەوەی کتێبەکەش ڕەء هەر ئیجابی نەبوو بەڵام وتە با کتێبەکەم بخوێنمەوە بۆی بە مەسئولیەتەوە قسە بکەم کتێبەکانی مامەسا سۆران حەمەڕەش خوێنەوە وەکو مێژوو نووسێک گۆ لەم گفتوگۆیەش بوو بۆیە درەنگیش هاتمەوە خزمەتت بۆەوەی کە گوێت لێبێ زیاتر ئێستا چییە فەرمووی کاگڕانج سڵاو ڕێزی زۆرم بۆ کاک سۆران حەمەڕەش پێ خۆشحاڵم ڕێزم هەیە بۆ تۆ بۆ جەنابێت من جاری ترێکتریمان بینیوە تۆ کەسێکی ناسراوی دەدناسین کاک سۆرانیش من لە دوورەوە ئەیناسم نەمبینیوە ڕێزم بۆی هەیە وەکو مرۆڤێک وەکو هاونیشتیمانیەک و وەکو کوردێک ڕێزم بۆی هەیە کاگڕەنج تۆ دەزانی ینی یەکە کتێبێک بنووسێ لێکڕۆینەوەی بەڵاو کاتەوە لەسەر بابەتێکی وەکو جەنابەت فەرموو هەستیار ئەبێ لێکۆڵەر بێ ئەبێ پژۆهشگەر بێ ئەبێ ژیانی زانستی تیابێ ئێستا من بە کورتی باسی زۆر بە کورتی باسی هەندێ مەرجی لێکۆڵەرت بۆ بکەم یەکێک لە مەرجەکان پێڵێن ئەبێ دوور بێ لە فاڵەسی یعنی بە عەرەبی مغاڵەتە بە کوردی یعنی بەلا ڕێبردن یا وەکو بڵێ چەواشە
یەکێک لەوانە پێڵێن بەعەرەبی مغاڵەتە انحیاز التأکیدی، یعنی تۆ ئەتەوێ شتێک بڵێ بۆ چوونێک دەربڕی ئەچی لە ناو 20 بەڵگە 2 بەڵگە هەڵەگری، ئەوە مغاڵەتەیە. مغاڵەتەیەکی تر یان فاڵەسیەکی تر پێڵێن ئانۆکرۆنیزم. ئانۆکرۆنیزم چییە؟ یعنی حسێب نەکردن بۆ دەم، یعنی تۆ ئێستا لە ساڵی 2024 دەژیت بڕوانی شتێکی سۆمەری پێش 4-5,000 ساڵ وەکو ئەم ڕۆژە. ینی ئانۆکرۆنیزم یعنی حسێب نەکردن و لە بەرچاو نەکردنی لە بەرچاو نەگرتنی دەم، گۆڕانی دەم. ئەمە پێڵێن ئانۆکرۆنیزم. ئەمجامە زۆر کەس ئەڵێن ئەمە پەتایە، ئەم دوانەیە زۆر خەڵک تووشیە بێ. سێم لە خۆبای نەبوون، خۆستایش نەکردن، دڵنیا نەبوون. یعنی دائیمەن یەکێک لە مەرجی لێکۆڵەر دائیمەن ئەبێ هەتا تۆ من خۆ ئینگلیزیکی باش نازانم، بەس زۆر کەس ئەبینی بە ئینگلیزی I believe I think، یعنی پێم وایە لە زانستە مرۆڤایەتیەکان هەتا لە زانستەکانی تریش نابێ بڵێ دڵنیام پشت ڕاستم ئەوها ئەمە مەرجێکە. چوارەم کارکردن بە بێلایەنی بە گیانێکی زانستی، ئەم جا بڕیاردان لەسەر حەقیقەتی شتێک، لێکۆڵەری ڕاستەقینە، پژۆهشگار، ئەو کەسەی مەبەستێتی بگاتە ڕاستی، خەمی ئەوەیە بەس بگاتە ڕاستی. ئەوجا ئەو ڕاستیە یان ئەگەر زەحمەتە تۆ بگەیتە ڕاستی ڕاها نزیک بیتە لە ڕاستیەوە، ئەگەر ئەو نزیک بوونەوە یا ئەو پێکانی ڕاستیە با تاڵ بێ، با شرین بێ، با لە بەرژەوەندی تۆ بێ، با لە بەرژەوەندی تۆ نەبێ، ئەوە مەرجە. مەرجێکی تر زۆر جیاوازیکردن لە نێوان سەرچاوە. تۆ ئێستا لە هەموو شوێنێک لە دادگاکان تۆ نابێ بڕوا بە هەموو شتێ بکەیت. لێکۆڵەر ئەبێت جیاوازی بکە لە نێوان سەرچاوی ڕاستەقینە، سەرچاوی هەڵبەستراو، شتی ئەفسانە، شتی مێژووی. خاڵێکی تر پزگوێ نەخستنی سەرچاو بنەڕەتیەکان. تۆ لەسەر بڵێن سۆمەری، لەسەر میدیەکان، لەسەر هەموو سەرجەم مێژووی مرۆڤایەتی دەیان و سەدان و هەزاران کتێب دانراوە. تۆ ئەبێ هەموو ببینی، هەموو هەڵبسنجێنی، چاوێن لێ بکەیت. خاڵێکی تر مەسەن هەبوونی منطق لۆژیک، زۆر جار شتێکی منطقی لۆژیکی زۆر لە دەقێکی مێژوویی بەهێزترە. خاڵێکی تر بە بێلانی گیانێکی زانستی. خاڵێکی تر بارگران نەکردنی دەق. تۆ مێژوونووسی لێکۆڵەری ئەگەر دەقێکت بینی، تێکستێکت بینی، زانیاریەکت بینی، ئەو دەقەچی هەڵدەگرێ ئەوەندەی لێ بکەی، شتی خۆتی تێ نەکەی، هەڵنەسی ئەو دەقا، ئەو تێکستە، ئەو سەرچاوەیە، ئەو زانیاریە بە ئارەزووی خۆت هەڵبەستەنگرێ. ئێمە بە کورتی من ئەم کتێبای کاک سۆران مێژووی بزر و نەجێڕدراوەی کورد باوەڕتە بێ وشە بە وشە خوێنمەوە، وشە بە وشە. من باوەڕتە بێ ئەم کتێبم خوێندەوە، گەیشتمە ئەنجامی کاک سۆرانی بەڕێز لەم مەرجانە وتی 100% مێژووی کورد گاڵتە جاڕیە بێ هیچ گومانێک، هەڵتەکاندنی مێژوو. یعنی تۆ بڕوانە کاک سۆران چەند لە مێژوو زانیاری کەمە. ئێمە ئەزانین مێژوونووسێکمانێ ناوی حوسێن حوزنیە، ئەو ئەڵێ جێوی مکریانی، جێ و برایەتی، جێ و ڕۆژنامە نووسە، جێ و فەرهەنگ نووسە، ئەوەی مێژوونووسە حوسێن حوزنیە. سەید حوسێن بەناو ڕۆحی شاد بێ مێژوونووسێکی گەورەیە، مێژووی کوردستانی مکریان، مێژووی میرنشینی سۆران، ئاوڕێکی پاشەوە تێگەی. ینی تۆ ئەڵێ مێژوو گاڵتە جاڕیە، ینی کتێبەکانی مەلا جەمیلی ڕۆژبەیانی، دکتۆر کەماڵ مەسەر ڕۆحیان شاد بێ، دکتۆر بڵێن دکتۆر حوسێن محەممەد حوسێن، دکتۆر عەبدولفەتاح بۆتانی، دکتۆر حسامەدین نەقشبەندی تەمەنیان درێژ بێ، دکتۆر جەبار قادر، دکتۆری دی زۆر کەسی دی، مامۆستای هێژامان سەیدا عەبدوڕەقیب یوسف. ئەمانە تۆ هەمووی بڵێ گاڵتە جاڕی، ئەمە کارەساتە، ئەمە کارەساتە. بۆیە ئەگەر مەجالم بدەی مەسەڵەن یەک بۆت باز بکەم مەسەڵەن، یعنی ئەم شتانە نازانم تۆ دکتۆر گیان بە یارمەتی و لەبەرەوەی کە خۆت دەزانی بە نسبەت بنەوە بۆ چوونەکانی هەردووکتان بۆ من بۆ چوونی دوو کەسە کە لە بواری مێژوودا کار دەکەن، بەڵام بەڕاستی سۆران حەمەڕەش نەیوت ئەو مێژوو نووسانەی کە جەنابەت ناوت هێناون ناوی ئەمین زەکی بەگم پێوت، تەنانەت باشە وەکو خۆی بڕوات دکتۆر، با ئینسان بە ئینسافەوە هەڵسەنگاندن بکا بۆ بەرامبەرەکەی. بە هیچ جۆرێک من بەرپرسیارم وەکو پێشکەشکاری ئەم بەرنامەیە سۆران حەمەڕەش نەیوت ئەو کارکتەرانی کە تۆ ناوهێناون گاڵتەجاڕن.
گاڵتە جاڕیەکە باسی گێڕانەوەیکی مێژوویی کرد کە باوانی کورد کراوە بە یا عرقی کورد کراوە بە ئاری و باسی ئەوەی کرد ئەمە ڕاویەکە حکایەت خوانەکە ئەوروپیەکان بوون تێگەی و تەنانەت خۆی ناوی مەلا جەمیلی ڕۆژبەیانی ڕەحمەتی شەهیدی هێنا کە وتی بەڵێ خۆی ناوی هێنا نەک منیش پرسیار بکەم لەبەرەوە تکایە بە شتەکان وەکو خۆی پێشی کتابەکەی وەڵێ کاگڕنج بڵێ بڵێ کاگڕنج ئەو لە شوێنی تری ژووتوێتی ناوی نەهێنا ئەوە خۆ من محامی کەستان نیم کاکزۆران من وەڵام کاگڕنج کێشەکە ئەوەیە یەک دقا ئەخر دەرفەتت دەدەم کاک ئەزایی چۆنە تۆ کاگڕنج کاکسۆران نیم ساعتە دەدوێت نیم ساعتە دەدوێت ئاخردا یەک دقیقا ئەو پێی وایە تۆ شتێکت خستۆتە پاڵی کە ئەو نەیوتووە یعنی ئەوە لە محکەمەش بێ خۆمەجای دەدەن بۆ چوونەکەی بڵێت پێشەی دوای ئەوە دەرفەتت دەدەمەوە پێشەکی دکتۆر یەک دقا کاک دکتۆر زرار ڕوخسەکتۆردا ئەم بەرنامەیە بۆ شێو بەڕێز ئەوە نیم ساعتە دەدوێ من جۆڕاگت و میز بەس لەسەر ئەو نقطەیە یعنی شتێکە ئەخر مەسەڵەن تۆ دەرگای دژمناتێکی گەورە بۆ ئۆکیتەوە وەڵێ من نەموتووە بابا ئەم بابەتەیەک لاکرێتەوە کاک بەس ئەوەی گوێ لێ بگرە و دوایەوە دەرفەتت دەدەم یعنی کاگڕنج ئەمە بەڕاستی درۆیە دروستکراوە گوایە سۆرا حەمەڕەش لە پێشەکی پەرتوەکە و توێتی سەرچاوی کوردین بەکارنێنەوە سەیری ئەمە بە شەرتی ئەوەتە پەرتوکەکە لە بەردەم تا پەڕەکەی بکەرەوە من ئەڵێم بەداخەوە نەمانتوانیوە سوود لە زانکۆکان زۆر ببینین ئەجینە دکتۆر زراج کە کتێبەکەی نەخوێنێتەوە لەو پێش دوژمنایەتیەکە خۆی سەرچاوەیە دکتۆر خۆت سەرچاوی لە پەرتوکەکەمان ناوت هاتووە ئەمە ئەجا دوایەوە من باسی سدیق بۆرەیم کرد وەکو نمونەیەکی گرنگ سدیق بۆرەکەی بەداخەوە کۆچی دوایی کرد ئەو پیاوە مەزنە کەس قەیری نەزانی باسی مەلا جەمیلی ڕۆژبەیانیم کردووە باسی ئەمین زەچیم کردووە باسی مکریانیەکانم کردووە دووبراکە ئەمە هەمووی باس کراوە بە هەزارانی تر من وتم ئەو مێژوەی لە ئەوروپا بۆ کورد نووسراوە گاڵتە جاڕیە ئەو مێژوەی ئەوروپا تکایە قسەی من مەگۆڕە چونکە ئەمە خزمەتی کەس هیچ لایەنێ ناکە من باسی مێژووە ئەڵەم لە ئەوروپا مێژوێکی کۆلۆنیاڵز بۆ نەتەوەی کورد نووسراوە سۆران تۆ لە پێشەکی ئەڵێ من تۆ پێشەکی کتێبەکەت ئەوە لە کنمار پێشەکی کتێبەکەت ئەوە تەلاپەڕە ئەوە تا مەسەڵەن خۆتۆ ناوی خەڵک نایەن بیکەرەوە لاپەڕەکە بکەرەوە حەزەکەم ببین هیچ سەرچاوەیەک هیچ سەرچانانە لە پێشەکی وتوتە ناوی بیخوێنەرەوە بۆ دوێنێنەوە تۆ من هیچ پێویستم نەکرد باشە بەس کە ناوی مەفروض نییە کە ئەو ناوی خەڵکی نێناوە کۆمەڵە ناو ڕیس بکەی کە ئەم ناوی نێناون ناوەکانی نەهێناوە گیانە ناوی کەسی نەهێناوە بەس لە پێشێکی وتوێتی من ئەو شتانەی لە زانکۆکانی کوردستان ئەساسیەتەکەی بەوە دروست بواڵێ من ناوی کەسم نێناوە چۆن جەمیل ڕۆژبەیانی و چۆن گیومکوریانی و ئەمانە مامۆستای گەورەی کوردن بێ ئەوانە مێژوو نانووسێ ئەمانە گەورەترین خزمەتیان بەنەتەوەی کورد کردووە لە ژیانێکی سەختە بەو چەرمەسەریە ئەنی من بۆکو نمونە مامۆستا جەمیل مێناوە یعنی مەلای حوجرا کەچی سیرەکەی چەنە پیاوێکی مەبەستەکە گەیشت فەرموو کاک دکتۆر نابێشتی من هەڵگێڕنەوە کاک جانە ئەو پشتی بەستووە بە محەممەد سەدیق بۆرەکەوی گیانی شاد بێ لەم دوایە مرد تۆ بڕۆ لە مامۆستایانی بەشی کوردی بپرسە شارەزایانی ئەدەبی کوردی ئەو مامۆستا محەممەد سەدیق بۆرەکەویە دەیان شاعری هێناوە شاعری وەهمی لەسەر چاوە لە بنێ نووسیوێتی دکتۆر زرار کورچێ نانە منە دکتۆر زرا باواز لەو قسانە بێنی کورچێ تۆ مێژوو نووسی بێ دەرەچم باوڕەتە بێ قسم ببڕی هەڵسم ئەقینا بەس پێمان بڵێ کورچێ نازانم سەیریکە من ئیدارە آخر برای من تۆ بەیارمەتیت ئەبێ هەردووکتان ڕێزی بەڕێوەبردنی بەیارمەتیت کاک سۆران یعنی تۆ بۆ نمونە ئەو دەدوێ من نادوێم فەرموو بەڵام پرسیارێکی لێ کردووی بۆ منیش و بۆ ئەم گەنجانەش گرنگە ئەوەڵێ کورد سۆمەریە سۆمەری کووردە تۆ ئەڵەی کورد کێیە گورە برای من هەر ناوی کتێبەکەی کورد چێ یعنی معنای وایە تا ئێستا کورد شتێکە کەس نەیزانی وە کورد چێە پێمان بڵێ و نەگەردراوەی کورد ئەمە سێ ڕوبعی کتێبەکە هەمووی شتی زۆر ئاساییە جانی من آخر تۆ
بەلای من کورتچەیە تۆ پێمان بڵێ کاک سۆمەری کتێبێکی زۆربەی هەر زۆری کتێبەکەی ئەوەی بەکەرێنەوە شەوق المستهام في معرفة الرموز الأقلام هەژنۆ شوێن تخوا بزانم لە شوێن بەکاری هێناوە ابن الوحشیە لە دەیان شوێن بەکاری هێناوە ابن وحشیە 14 علاقەی ابن وحشی کەسم نییە تارێکم لە گۆڤاری دوو مامۆستا لە بەردەممان یەکێکیانەڵێ کورد سۆمەریە و کۆمەڵێ 5,000 وشەی هێناوە کە ئەم ڕۆژ بەکاردێ و زمانی سۆمەریش بەکار هاتووە هەندێک ڕستەسازی دروست کردوێتەوە هێناوێتی سۆمەریەکان لە خەتی مێخیەوە بێ زەحمەت ئەم برادەرە دانیشتووە بە 3 کتێب بە ئینگلیزەکان ئەڵێ بە کتێبە بە ئینگلیزی 2 کتێب بە کوردی ئەڵێ کورد سۆمەریە کورد فڕی بە ئاریەوە نییە بێ زەحمەت ئەمەوێ بە ڕێزی شەکە میوانی دووەمیت پێم بڵێ کورد کێیە ئایا تۆ متتەفیق نیت لەگەڵی کە سۆمەریە لە 100 زانین چۆن متفقنیم کورد قەت سۆمەری نییە کورد سۆمەری میلەتێک بوون نە لە کوردستان حکمیان کردووە بەس هەندێک وشەی سۆمەری لە زمانی کوردی ماوە لە فارسی ماوە لە عەرەبی ماوە سۆمەریەکان داهێنا کتێبێکیان نییە پێمان بڵێن بە سۆمەری قسە بکە بە سۆمەری لەمانە قسە بکە بە سۆرانی قسە بکە بە سۆمەری قسە بکە دەفەرموو تۆ دەیان جار ئەڵێ تا لە شوێنێک ئەڵێ بۆچی کورد بە سۆمەری قسە ئەکا ئەوە ناونیشانی کتێبێکە فەرموو کاک سۆران کاک ڕەنج پێ بڵێ فەرموو بە سۆمەری قسە بکە سمۆئیل نۆح بەس ئەڵێ ئەگەر گوێ ئەگری با پرسیارەکەتی ئاڕاستەکان نادن جەنابی دکتۆر پاش ناوبڕێک بینەرانی بەڕێز لە ئەشکەوتی هەزار مێردەوە کە 50,000 ساڵ پێش ئێستا لێرە مرۆڤ کەلوپەلەکانی دۆزراوەتەوە و کنە و پشکنین بکرێ وەکو کوردی وەکو مرۆڤی شانەدەر ڕەنگە لێرەش ئێستا لەژێر ببورن لە تعبیرەکە بەڵام ڕەنگە لەژێر پێی منی شادیسان ئینسانی تر هەبێ پێی میوانەکانی تریشم لێرە دوو نووسەری کورد میوان من بۆ ئەوانەی ئێستا بەرنامەکەمە بینن یەکێکیانەڵێ لێ بوومەتەوە 40 ساڵە کنە و پشکنین و بە دوواداچوونەکەم سەرچاوەکانم خستۆتە بەر ڕەخنا کورد بەڕەهایی سۆمەریە و ئەبێت جیهان تێبگێنم ئەبێ ئەو میتۆد و نەهجەی کە خۆر ئاوایەکان حکایەتخوانی بوون و ئێمەیان کردووە بە ئاری و هەندێک نەتەوەی تریش و هەندێک مؤەرریخی ئاینی ئیسلامیش بەڕاستی بە تایبەتی لە مەزەبی شیعە تەنانەت کراوین بەرنەوەی جنۆکەش وانە باشە ئەڵێ ئەبێ دنیا تێبگەێنم کە کورد سۆمەریە هەموو حەزارەتەی لە سۆمەری بەجێماوە تەنیا میلەتێک لەسەر گۆی زەوی مافی مڵکدارەتی هەبێ و پەنجەمۆری خۆی بخاتە سەر کووردا ئەمە یەکێکیانە میوانی دووەمی شمەڵێ بە هیچ جۆرێ کورد سۆمەری نییە و سەرچاوەکانی سۆران حەمەڕەش لاوازن و ناچێتە خانەی من وام نەوت دە باشە خۆت بێڵێ ناوتم سۆمەری هەندێک وشیان هەیە لە کوردستان نەبوونا باشە معقولە سۆمەریەک لە جنوبی عێراق پێش 4500 ساڵ پێش ئێستا هەبوو بێتن بەس کورد تەناخاوەنی بێ ئەی فارز ئەی ملتەکانی تر ئەی ئارامیەکان ئەی نەبەتەکان ئەی ئەو میلەتانی ڕۆژهەڵات یعنی هیچ منطقی تیانی ئەمە پرسیارێکی زۆر لۆجیکیە ئەمە پرسیارێکی زۆر لۆجیکیە دکتۆر تۆ ئەو ڤیدیۆ لێدا ئەمەی کە ئەفەرمووی پرسیارێکی زۆر لۆجیکیە وڵی دەرفەتم ماوی بەس نازان بۆ ئەو تێگەشتنەتێت پاش ئەم ناوبڕا ئەگەڕێمەوە دکتۆر بەس وەڵامی ئەوشم بەرەوە ئەگەر سۆمەری نییە ئەی میدیژ نییە ئەگەڕێمەوە بەڵێ بەڕێزان سڵاوتان لەبێ جەنابی کاک دکتۆر زرارد و پرسیاری فەرموو کە من پرسیارەکانی بە پرسیاری سەرنجڕاکێشە بۆ من یەک ئەوەیە کە ئایا ئەگەر سۆمەریەکان کورد خاوەنین ئەی میلەتەکانی تری وەکو فارس و تورک و عەرەب و ئەرمەنی ئەم پرسیارەی کە ڕاستی کاکسۆران کردووە وە کاکسۆران شتێکی تریشی پێوتی بەڕاستی
وتی کاکە تۆ کە ئەمەندە بەڕەهایی ئەڵەی سۆمەرین ئابێ زەحمەت تۆزە بە سۆمەری قسەمان بۆ بکە. کاکە با پێشەکی خەڵکی زانستی ئەمە یاری ململانێ نییە، ئەمە بەرپرسیارەتیە، مێژوو بەرپرسیارەتێکی گەورەیە. بڕواعەکەی بڵێم بە هەزاران سەرچاوم لەسەر ساسانی هەیە، هەتا ئێستا لەم پەرتووکە ئاماژەم پێناوە زۆر بە کزی. کێشەی منەوەی هەردووکتان هەروەڵێن نانە لەبەرەوەی ئەمە بەرپرسیارەتیە نابێ پەلە ئەویشەڵێ بەرپرسیارەتیە. باش ئەخم نیش بۆ دەڵم تا ئێستا لە پەرتووکەکانمان ساسانیم چکە هەندێ ئەو نەم سەرچاوە هەیە بۆیە قسەی لەسەر ناکەم، چکەمان هەمووی بەرپرسیارەتێ کاتێک ئاڵین تکای ئەمە هی ئەوە نییە. من پەرتووکێکم بۆ نووسی بەداخەوە لەوە ناچێ باش خوێن بێتیەوە دکتۆر زرار هی وام وایە بیخوێنێتەوە چکە وەکو مێژوو نووس من کتێب پەرتووکێوم خوێنەوەتەوە و وەکو سەرچاوەش بەکارم هێناوە چکە من ناترسم لەیەکێ لە دژم بێ لە بۆچوونە، چکە دژبوون دژی یەک نین وەکو مرۆڤ، هاوفکر نین لە بۆچوونە. بەڵام لەوانێ من لەگەڵ کاکزرا دانیشن ئەو پەڕی وەکو دۆستێک قسەی لەگەڵ کەم حەزیشەکەم وابێت چونکە بەو شێوەیەش تەبینە پێشەوە. ئێستا ناکەم بە تەحەدا بیڵێ، بەڵام بە ڕستێکی سادت کە لە پەرتووکەکە ماتیایەتیڵێ سڵم نن ئیبسی گریە. باشە سڵم ینی سڵام نن سۆمەریەکان ئەمڕۆ بۆ بە نەنە ئێمە ڕۆی سڵام نەنە بەسی گریە. باشە سڵم نن ئیبسی گریە یعنی سڵام نەنە بەسی گریە. تەنها ئەوەیە نەنەکە لە سەردەمی سۆمەریانی ژنێکی بەدەسەڵات ژن لە سەردەمی خۆمانە نەنەیانی بڵین دایە پیرە بەزەوە گراوە سڵم سڵامە. باشە گریە گریەیە ئیبسی ینی بەسی لە فەرهەنگیان نووسراوە ئینەف. ئەنجا بە ئیتالیەکەشی من لە پەرتووکە ئەڵەم سێریکە ئەوە ئیتالیەکەش سالوتە ننۆ باشە ئیبەستە گریدارێ. ئەمە ئیتالیەکەش من ئەم پەرتووکە باسی کورد ناکە. بڕۆ سەر ئەمەزۆن خەڵکێکە من ناناسم پەرتووکەکەی منی خوێنەوە کوڕێگەڵەچی ئەڵێ بەداخەوە ئەم ناونیشانی ئەم پەرتووکە زۆڵمەکا لە خۆی. ئەمە مێژووی مرۆڤایەتیە، ئەم پەرتووکەی تۆ مێژووی مرۆڤایەتیە. چکە من نهاتوم بڵێم سۆمەری ئەڵەم وەرە کاکە ئێوە سۆمەریتان لە دەستزاوە. سۆمەری پەیوەندی بە ئەنگلیزیەوە هەیە، بە ئیتالیەوە هەیە، بە وشە هێناومە، بە ڕستە هێناومە. دوایەوە کە من ئەڵەم سۆمەری کوردیە خۆ من باسی زمان ناکەم بە تەنها نەورۆزەکەمان سۆمەریە. باشە دابوونەریتمان سۆمەریە. دوای ئێوە ئێمە هەچی پەرتووکمان هەیە ئەمڕۆ قۆناغی پێش ئیسلام ئەوە دکتۆر زرار خۆی با پەرتووکێکم پێ بڵێ قۆناغی پێش ئیسلاممان پێ بڵێ کورد لەکوێ. ئەم پەرتووکە هەمووی بۆ ڕوون کردیتەوە. کوردستان چێ حکمی کردووە؟ فەرموو یەک پەرتووک لە جیهانە پێم بڵێ ئەڵێ مهرداد ئێزدی بەکارێن. مهرداد ئێزدی زانایە بەکارێنی وەکو سەرچاوە بەس خۆ ناڵی هەموو شتێکی ڕاستە. ئەمە زانست عشاری نییە. زانست تۆ دکتۆر زرار خۆشی و بەکارێنەوە دکتۆر زرار خۆشی سەرچاوی لە پەرتووکەکەمە بڵێ من ناخی خۆ ئەمە تۆ هاوفکردنین خۆ نابین بە دوژمن. ئێمە توانین سوود لەیەک ببینین لە یەکەوە فێر بووین. بەڵام بەداخەوە ئەمان درگایان داخستووە. ئەمڕۆ من پێ دەڵم ئاری حقایەتێکی ئەوروپی ناسیۆناڵستی نازانستیە. ناکرێ ئێمە لە سەدەی لە ساڵی 2024 لە زانکۆ ئەوروپیەکانە بڵێ ئاری لە هەندێک شوێنە ینی گاڵتەی پێکەن ینی لە زانکۆ گەورەکانە چکە ئەزانن گاڵتە جاڕیە. بەڵام تا ئێستا ئێمە ئەمانەمان نەگۆڕیوە. ئەنجا باسی سۆمەریەکە ئەوە یەک پەرتووشی گەورە لە بەردەمیا. وەڵام من هەر نهاتوم بڵێم ئەمە زمانەکە ئەڵم باشە بۆ کورد خۆ کورد خەڵکی شاخە ئی چۆن سۆمەریە یعنی خۆمەمانم قسۆتە ژێر پرسیارە وەڵام ماوەتەوە بۆ ئەوەی ئەو بۆشایی کە هەچ کەسێک ئەو پرسیارە ناکە وەڵامی باتەوە کە ئەمەڵی ئێماڵین سۆمەری تۆ بە شوێنەوار سۆمەریت. بۆ ئەم شوێنەوارە ئەمەی بێستان سوور لە دەروەی ئەم شوێنی ئێمە ناوی و شاخ و دەشتەکان کە زمانی سۆمەری چۆن سەر نەگۆڕاوە. ڕێک سۆمەریەکان لە حقایەتێکیانە باسی فەرهەنگ و زمانی خۆیانەکە 5,000 ساڵ لەمە پێش ئەڵێ دنیا وا بوو بێ ئاسایش بوو. لە شوێنێکاڵن ناوی شاری ئور یەکێ لەو سنجاری ئێزدیەکان لەگەڵ ئەم خەمزەیە. باشە خەمزەکە ئەم خەمزەی بەرامبەر خەمزە ناوی هاتووە لە کۆنترین ئەفسانەی سۆمەریە کە باسی یان و تۆ چی ئەمە ئەوانڵێن خەمازی ئێماڵێن خەمزەجا چۆن دۆزیمانەوە. ئەمە پیاوێکی ئەوروپی زۆر ناسراوە سپایسەری ناوە لە بیستەکان هاتۆ تێرە ئەڵێ لە نزیک سلێمانیە بۆی نەدۆزراوەتەوە. خەمازی نزیک سلێمانیە خەمزەیە چێ ناوەکەش تا ئێستا وەکو خۆی ماوە. سۆمەریەکانم چیرۆکا جێڕنەوە جۆگدە لەمە زۆر گرنگە. سۆمەریەکان باسی سەرەتای جیابوونەوەی زمانەکەیان
کوێ سنجار و خەمزە ئەڵێ لە سنجارە وردە وردە زمان جیابوو باشە ئەو سنجارە لە تەوراتە باس کراوە 400 ساڵەوە بێش ئەولیا چەلەبی جا سەیری کە چۆن تراوە سنجار ئەوانن بڵین شوبور بەڵام چەندین لێکۆڵینەوە هەیە ئەڵێن شوبور شنارە لە تەوراتە بۆ بە شنار ئەمڕۆ بۆ بە شنگال گۆڕینەکە چەندین هی منە لێکۆڵینەوەی جیهانی هێواڵە ئەمە 400 ساڵەوە پێش ئەولیا چەلەبیەتە ناو کوردستان ئەڵێ دوای لافا ئەمە ئەفسانە جیایە لە مێژوو بەڵام ئەفسانە مێژوومان پێڵێ ئاماژەیە بە مێژوو منە مناڵم ئەمە مێژووە بە سەیری کە چۆن بابە دەمێنێتەوە دەماودەم ئەڵێ دوای لافاوەکە یەکەم زمانی کوردی بوو یەکەم پاشا ناوی کوردومشا بوو لەکوێ باسیەکە ڕێک ئەفسانە سۆمەریەکە یعنی جیابوونەوەی زاراوە کوردیەکان لای ئەولیا چەلەبی جیابوونەوەی زاراوە سۆمەری هەمان چیرۆک هەمان شوێن لە سنجارە باز دەکرا ئەمە ڕێکەوت نییە کە من وا ئەڵێم هاتووم هەزاران بەڵگە ئەڵەم سەریکە سۆمەری تۆ جەژنە نەورۆزەکەت وەک سۆمەری کردووە تا سەدەی 20م ئێستا گۆڕاوە لە جەژنتا لە زمانتا لە DNA گەنمەکەتا لە شاخەکەەوە چۆتە خوارەوە باشە ئەماری دووەمیەوە بوو بۆ بەستەنیا کورد ئەی فارس ئەی تورک ئەی عەرەب بەڵێ ئەی ئەرمان کاگران دەزانی ئێمە ئەو ترسەوای لێکردوین بڕوا ناکەین هین بەزانی من ئەکەدی نازانم و هەوڵیشم نیاوە فێ بم و ئاشوریش نازانم تاسە بەس بڕواکەی چەندین دێڕی تێگەم بەهۆی ئاشناییمەوە بە عەرەبی یعنی منە بێت مێژووەکو خۆی ڕاست باسکەین ینی ئەکەدی پەیوەندی بە عەرەبیەوە هەیە ئەمە نائەرەب بن خزمن لەبەرەوەی زمانەکەیان سامیە بەهۆی عەرەبیەوە من لە چەندین وردە ینی وردە وشە ئاواسێت ئەی لە خۆم عەرەبیە تەوەن تۆ ئەگەر سەیری فەرهەنگەکە بکەی حەبەسەیت ئێمە سامیژ نین و ئاریژ نین نەیچین ئێمە زمانمان هندۆ ئۆروپیە زمان لەگەڵ نەژاد جیاوازە ئەمە نەژاد بە هەڵە ڕۆشتووە نەژاد دەبێت تۆ بچی بۆ تاقیگە خوێنە سێرکەمزان نەژادەشیە نەژاد بابەتێکی نازانستیە تەنها تاقیگە پێ دەڵێت تۆ لەکوێ هاتووی ئەمڕۆ ئێستا من براکەم بڵین پشکنینی DNA کردووە دەرکەوتووە ڕێک لە کوردستانین DNA-کەمانشانە ئەمەیە DNA بەڵام نەژاد بەداخەوە خەڵکێک ئەمانە دووبارە ئەکاتەوە اینجا بابێمەوە هەموو بەس ئەم شتە بچووکە پێڵم هەتاوەکو ماوەیە لەون پێش پیاوێکی عەرەب هەیە ناوی خەزعەل ماجدیە 5 ساڵە ڤیدیۆکەی لیا بڵاوە بێتەوە گاڵتا ئەڵە کورد نەزمانی هەیە نە هیچی هەیە میت هیچی لێ بەجێ نەماوە ڤیدیۆیەکم وەڵام ماوەیەوە هەفتێ دوای ڤیدیۆکەی من پرسیاری لێکرد ئەڵە کورد ئەڵە میدیە هەفتەیە دوای لە سەر پەیجەکەشم بەروارەکەیم داناوە کە دوایی من چۆن ئەم پیاوە کە ئەڵێ کوردی زمانی نییە میت بە هیچی نییە دوای ئەڵێ کورد میدە لە بەرەوەی زانستە کابرا تێگام زانستە دکتۆر زرا من طبعا خۆتەزانی لە بەرنامەی تەلەڤیزۆنیە ئەم مەسەلە مێژویانەیە کاڵا ناکرێتەوە بەڵام من لەو ڕۆژەی دەسم کردو بە میدیا هەتاوەکو ئەمڕۆ بەس بە مەبەستی جوڵاندنی عەقڵ و دروستکردنی پرسیار بەرناماکەم و پێشم وایە ئامانجە پیرۆزەکەی ئێوەش هەر ئەوەیە بۆیە ئەم وەڵامی دوو پرسیاریایتەوە بەڵام تۆ وەڵامی ئەو پرسیارە و نایەوە کە ئایا ئەگەر ئەی کورد کێیە ئەگەر سۆمەرینیە کورد کێیە مادەکان پەیوەندیان بە کوردەوە چییە بۆ ئەم هەموو ئیستهزایە بە کورد دەکرێ بێوەڵامن کاک سۆران کاک ڕەنجوتت کاک سۆران وەڵامی دایەوە بە پێچوانەوە کاک سۆران هیچ وەڵامی نەدایەوە کاک سۆران لە لاپەڕی پێشەکی کتێبە وەرگێڕاوەکە بۆ کوردی ئەڵێ بۆ نمونە کە زمانی سۆمەری کوردیە و سۆمەریەکان کورد بوون لاپەڕە 25 ناونیشان ئایا بۆچی کورد بە سۆمەری قسە دەکات یعنی ئەو بڕیوێتەوە کورد سۆمەریە بەس ئەڵێ بۆچی قسە دەکات چوو لە پرسیارەکەی تۆ خۆ دزیوە ئەمجا من یەکشت پێ بڵێم کاک سۆران لەگەڵ ڕێزم زۆر زیرەکە لە پرسیار خۆی بپارێزی لە وەڵام کاک سۆران تۆ ئەگەر سۆمەری ئەزانی دەفەرم و بەمان بدوێ بەس قسە مەبڕا کاک سۆران ئەگەر تۆ سۆمەری ئەزانی ئەی ئەو هەموو 15 فەرهەنگت بۆچی بەکارهێناوە کاک سۆران من ئەمەوێ ئێستا بڵێ 5 دقە بە سۆمەری بدوێی لەگەڵ کاک ڕەنجا لەگەڵ منە بڵێ بەیانی باش ئێوارە باش خەڵکی کوردستان ئێوە شانازی بکەن زمانەکەتان 5,000 ساڵە ئێوە سۆمەریت
وەرە کاگڕانج برای من ئێستا خەڵک تێگەیشتووە خەڵک وریایە خەڵک بەو چاواشەکاریە باوەڕ ناکە سمۆئیل نۆحکرێمەر 93 ساڵ ژیا 25 کتێبی لەسەر سۆمەری نووسیوە دەیان گوتاری هەیە ڤیددیۆیەکی هەیە بۆ کاک ئاسۆسەراوی و نارتی وادارم بۆ تۆش بەڵاو بێتەوە ناتوانێ وەرەقە ئەخوێنیتەوە ئەمجا دووسێ دێڕی سۆمەری ئەخوێندرێتەوە سۆمەری زمانێکە نە زمانی هندۆ ئەوروپیە نە زمانی سامیە زمانێکی پێڵێن لاسیقا تا ئێستا لە ناو ڕۆژهەڵات ناسان لە سۆمەری کێ ناوی ناوە لاسیقا عەرەب ئەخنانە تۆ جارێ نا ئەو لاسیقا نەک عەرەبی ینی پێکەوە ئەنووسێ هەموو بڕگە یعنی تاها باقر سلێمان جۆر بە حکایەتی سمۆئیل نۆحکرێمەر تۆ جارێ با وەڵامەکە من بداتەوە کاک سۆران ئەم ئێوارێ نانە ئەگەی لێنێ زمانی سۆرانی لاسیقەیە من لێکۆڵینەوەی جیهانی سۆران ئەبێ ئێستا نانە لاسیقە نیە سۆرانی لاسیقە نیە باشە پرسیاری لەکەم سۆمەری زمانی سۆرانی لاسیقە نیە وەڵامی پرسیارەکەی بدەرەوە ئێستا سۆمەری لاسیقە نیە نەخێر زمانی ئەکرد زمانی کوردی زمانی سۆرانی لاسیقە نیە زاراوەی سۆرانی شەکاریە نانە بۆچی ئەڵەم وەڵام بەرەوە لاسیقە نیە سۆرانی تۆ بڵێ وانە بە سۆمەری نەدوێ وەڵام نادەم هەتا بە سۆرانی نەدوێ ئەتا بە سۆمەری نەدوێی کاکە خۆمن پێم نەوتوی مەقاماتی بڵێدانیتان باش ئێوارەتان باش خەڵکی کوردستان شانازی بکەن ئەتاوە ئەوە وەڵامی ئەوم بدەرەوە خۆت مەدزەوە باشە با وەڵامە بەمۆنجا ئەو هەموو فەرەنگە چیە بەکارت هێناوە دە بە سۆمەری بدوێ 5 دقەوەمان بدوێ بە سۆمەری باشە با وەڵامە بە سۆمەری بدوێ ئەزانی چی بەڕاستی دکتۆر زرا تۆ پیاوێکی سۆمەری بدوێ بە سۆمەری بدوێ باوەڵامە بەمەوە دکتۆر ژان تۆ کەسێکی زانستیت کەسی زانستی ئەزانێ کەسێک زمان لە جیرفانی خۆی نایێنێ کاتێ من هەزوش وەکو خۆ دەڵێ هەمووی سەرچاوە و دانا و فەرهەنگ ئەبێ سەرچاوە دانێم خۆ من نابێ من لە خۆمەوە بڵێم سۆمەری وایە نەخێ ئەڵێم سۆمەری شێوەی کۆنی کوردیە کوردی شێوەی نوێی سۆمەریە ئەمە لەسەر بناغەی جەندەر کە نێرومێ نییە لە سۆمەری و کوردیا کۆ ئامرازی کۆ لە سۆمەریا وەکویەکە هەندێک لایەنی ڕێزمانی دوو بە سەدان ڕستەم داناوە ڕستە کە تۆ خۆ دەیبینێ لە پەرتوگا بڵێ وانە با یەکی هەڵی وەشێنێتەوە لە جیانە باشە مادەم ئێمە خۆزارەوەمان هەیە تایەتی مەسەڵ لە هەورامیە ئینە و ئانە هەیە بەڵێ ئەخ منیش لە پەرتوگا واڵم ئەڵەم گەرمیان ئەو زاراوەی لە گەرمیان ئاقساکرێ نزیکترین زاراوەی کوردی لە سۆمەری گەرمیان ئەو زمانێ لە ڕووی لە کرمانجیشا هەیە من بۆیە من مەسەڵەن ماسە نێرە مێزە ڕاستە منیش لە پەرتوگەکە ئەواڵم ئەڵێم زمانی سۆمەری نزی نەخشەکەشم کردووە چ ناوچێ ئەمڕۆ نزیکترینە لە سۆمەری ناوچەی گەرمیان لە ڕووی لۆزیکیشەوە گەرمیان کاکە تۆ زانی حلە بە سەرچاوە تا 600 ساڵەوە پێش کوردی بووە خەڵک ئاگای لێ نییە خواروی عێراق تۆ ئەزانی کتێبی کوردی هەبووە لەسەر دارخورما لەبەرەوەی خواروی عێراق خەڵکی کوردی تیاژیاوە ئەمە ناویسی ئیبن بەتوتا ئەڕواتە حلە ئەڵێ نیوەی حلە کووردە نیوەی ئەهل جامعینە ئەمە 600 ساڵ لەمەوە بن خواروی عێراق خەڵک ئاگای لێ نییە ئەمەی تیاژیان وەڵامی پرسیارەکەی من مامۆستا بۆ نمونە سۆمەریەکان لە گەرمیانەوە لە هەمووی نزیکترن زمانی گەرمیانی نزیکترین زاراوەیە لە سۆمەری ئەی هەورامی ئەی کرمانجی ئەوانە جیاوازیان لە ڕۆی وشەوە هەمووی تایەتی ئێستا وار بۆن منە وشەی وار کە ئەردەڵانی ئەخەبا بۆ تاوەکەم ئێستا وشەی وار کە سۆمەری زۆر بەکاری هێناوە پێشەکی هەموو ناوی شارە ئەوەی کە بەڵێ ئور بێلا مەسەن شاری هەولێر ئور ئەوەیانی شار باشە پێشگری شوێن و شارە ئەمە بۆ کەوارە لە کرمانجا لەم ناوچاناڵێن هەوار وەمانە هەندێک وشە هەیە بە تایبەت لەوێمە بۆ منە وشەی مل وشەیەکی سۆمەریە ئەوانڵێن ملی باشە ئێماڵین مل لە ناوچەی کرمانجەکان مل بە مانای باڵیە زیاتر هەموو بە ئەندامەکانی لەش بە کاژەڵێن کوش باشە مل جێپەڕە ئەوانڵێن گوبەرە باشە تەنانەت گشت کە قژی بژە هەمان شتە تای لەش باشە سڕبوون سڕ
شڵ ئەوەی کە پەڵەپەڵی پێست ینی هەموو وشە سەرەکیەکان اینجا هەرتایەکە لە ئەزای لەگەڵ بۆ هەر بۆی دکتۆر ئەگەی لێبێ لەگەڵ چیا قساکەم ئیمێلەکە مەتوانم شانێ بەم دوای بەرنامەکە ئەو کەسەی کەوتی پولە قوڕینە ئەمێ بناغی نووسین هەفتەیەکە ئیمێلە گۆڕینەوە لەسەر ئەم بابەتانە ئەمانە بابەتی خۆی بنەشە فەرەنسیە بەس ئەمریکی فەرەنسیە 92 ساڵە یەکەم کەسە لە هەشتاکانان بابەتەی کرد بەڵێ تۆ کاک سۆران آخر تۆ سەیکە لەم گەمەکردنە بە وشەیە ئێستا جەنابەت گوێی لێ بوو بینەران گوێیان لێ بوو یەکێک لە بەڵگەکانی کە سۆمەری کوردنزانی چیە شاری حیلا ئیبن بەتوتە وتوێتی شاری حلە نیوی کووردە ئەو قسەی ڕاستە ئیبن بەتوتە لە ساڵی 1370 زاینی 1970 مردووە چۆتە شاری حیلا ئەڵێ نیوی شارەکە کوردن هەی هاوار ئەخری کاک سۆران ئەگەر مێژوو نووس بێ ئەگەر دەورەی مێژوو خوێندبێتەوە شاری حلە لە ساڵی 1970 زاینی 495 میرێکی عەرەب دروستی کرد ئەو میرە ژن و ژنخوازی بوو لەگەڵ عەشیرەتی گاوانی کورد ئەو گاوانیە هاتن لە چیاکانی پێشکۆ هێدی بوونە مسلمان بوونە شیعە ژن و ژنخوازیان کرد لە شاری حیلە نیشتەجێ بوون یعنی تۆ شارێک لە ساڵی 1970 زاینی کوردی لێبوو بیکەیتە بەڵگا کە سۆمەریەکە نەکراوەتە بەڵگە ئەوە نمونەم بۆیە نایتۆ بۆ کراوە بە بەڵگە ئێستا گیانە ئێستا وتت لە کتێبەکە ئەوە یەکێکە لە بەڵگەکان تۆ ئەگەر مێژوو نووس بوویتای ئەخر گیانە من تۆ دوای باشە دەوڵەتی حەسنەویە زانی دەوڵەتی حەسنەوی چییە خەڵک گوێی لێ دەوڵەتی حەسنەوی ئاگاداری لە مێژوەکەی ناوەڵە نازانم دێ باشە دەبزانە شەڕەکانیان هەندێک لە شەڕەکانیان لای بەغاوەیە خۆ ئەوە لەژێر بەغا شەڕ کراوە خۆ ئەوە دەسەڵاتی کوردیە لەو شوێنە ناوڵ باشە تۆ فەیلیەکان بە غەریبا بینی لە بەغا کاگڕند کێشی ڕێزم بۆ تۆ کاگڕند داقە بە یارمەتی و سەرەی کاک دکتۆر فەیلیەکان ئەوە تازەیە ئەوە شتێکی ئەوانیە برای من ئەوە بەغدا کەی دروست بوو بەغدا هەی هاوار بەغدا هەر نەبوو پایتەختی دەوڵەتی عەباسیە ئەبوو جەعفەر مەنسوور دروستی کرد لە ساڵی حەوسەتەکانی زاینی ئەوە تۆ شاری ئەو کاتە دروست کرا ئەو شارە هەر نەبوو برای من یعنی تۆ کوردی فەیلی لە بەغدایە ئەوە يعني ئەوە هیچێک ئەلفەبای مێژوو بزانێ هەبوونی کورد لە بەغدا چ پەیوەندی بە سۆمەریەوەی برای من با دوور نەکەوینەوە کورد بێ زەحمەت کێیە ئەزانی دکتۆر ئێوە مەسەڵەن من لەم ڕۆژانەیە پرسیارێکی هاوکارم بێستۆن عوسمانم بینی یەکێک لە میوانەکانی پرسیار لە یەکێک لە سەرکردەکانی شیعە کەنەڵێ وابزانم مێژونوس مەسعودیە کە بە کوردەڵێت جنۆکەیە کاکە کردویان بەنەوەی جنۆکە لە هەندێک شوێن تعریبیان کردوین لە هەندێک شوێن کردویانین بە فارس بێ زەحمەت ئەم برادەری تەنیشتم بە سێ کتێب بە ئینگلیزی بە کوردی ئەڵێ کورد سۆمەریە هاتووە لە خەتی بزماریەوە هێناوێتی مێخیەوە هێناوێتی بەراوردکاری کردووە وشەکان جملەی و ڕێزمانەکانی دەرهێناوەتەوە ناوی شوێنەوار و گوند و بازیان و خومازی و دەی خەمزە و نازانم چی و چی هێناوە بێ زەحمەت ئەم برادەرە واڵێ دە ئێوە کە بەم ڕۆژگارە خۆ من ئەو شتانە خوێنمەوە با پێو بڵام بێ زەحمەت ئێوە کە سەر لەبەری کتێبەکانی ڕەتەکەنەوە ئێوە ئەڵەن کورتکەیە جانی من آخر تۆ ئەگەر کتێب بخوێنیتەوە من کتێبێکم ێ کورد و کوردست من نۆ کتێبم ئێستا من نۆ کتێب ناتوانم بۆ خەڵک لەسەر نەورۆ لەسەر هۆزە کوردەکان آخر تۆ جانی من آخر تۆ بەس لێ بگڕە بە ئاخفتنەکەم خلاصکەم تۆ پرسیارەکەی بە 5 دقە نایەلی میوانەکە 1 دقە قسە بکە آخر کاک ڕنج ئەو تێبینیان وتم شخصی پێتەڵێ برای من آخر تۆ بەو شێوەیە نابی باوەڕت هەبێ ئەم کتێبە ئەمە کاکسۆران ئەیکاتە ئینگلیزی خۆی بە ئینگلیزیە ببرە ئەیکاتە عەرەبی بە تەمای بیکاتە تورکی ئەیکاتە کرمانجی ئەم کتێبە بە پێچەوانەوە ئەمە سوکایەتیە بۆ کورد ئەمە منطقیتیانە برای من هەچی کەسێکاتە هی خۆی بەس با وەڵامەکەت بدەم ئەو کورد میلەتێکی ڕەسەنە ئێمە پێویستیمان بە تەزویر و بە هەڵبەستان و بە چاواشەکاری نیە میلەتێکی ڕەسەنین خەڵکی کوردستانین لۆلۆبیەکان میدیەکان گۆتیەکان ئەمانە باوباپیری ئێمە میلەتێکی سەربەرزین لە پێشی ئیسلام بەس ئاخەفتنەکەم خلاصکەم لە پێش
لە پێش ئیسلام وڵاتمان هەبووە کتابی قلاع ئەکرادمان هەبووە کاک سۆران چۆن کە اختصاصی مێژوونیە کتابی القلاع والأکراد کردوێتی سەرچاوی لە القلاع معنای ئاگای لە مێژوونیە لە سەرچاوی لە پەرتووکەکەمان لەبەرەی نەخوێنەوە سەرچاوەنی ئەو نەماوە چۆن ئەو کتێبە ئاماژەیە بۆ ئەو تێگەیشتن کتێبە نەماوە برای من ئەوە ئاماژەیە بۆ مەفقودە تێگەیشتنەگە لە مێژوو بگەیکان ناوەکەت بەغڵەت نەقل کردووە جانی من کتێبەکە القلاع والأکراد من لە 93 لە ماستەرەکەم ناوی ئەو کتابم بێناوە القلاع والأکراد تۆ دوو جار وتوتە القلاع والأکراد ناوەکەت ئەنی الأکرادی والقلاع ناوەکەت بەغڵەت نووسیوە برای من ئەوە من هەژنۆ لاپەڕە بەس هەڵی تۆم دەرهێناوە ئەمجا برای من ئێمە خاوەن کللتوریکی زۆر دەوڵەمەندین لە هونار لە ئەدەبی فۆلکلۆری جلوبەرێک نەورۆز میلەتەکین لە پێش ئیسلام سەربەرزین بەم ئەمە بە پێچوانەوە ئەمە خەڵکمان پێەکەنێت تۆ لێتە پرسێکین کورد ئەوە پێناسەم پێکردی برام ئەمە جۆ بایدن بووە سەرۆک ئەندام پەرلەمانێکی تورکیا وڵات جۆ بایدنیش کووردە لە شانۆگەریەکی سووریە های هەم تەڵع کوردی بڕۆ لە چەندین ئەڵێن کورد میلەتێکە هیچی نییە هەست بە کەمایەتی ئەکا یعنی تۆ پێ دوای ئاسارەکانی من ئەم کتێبە ئەم کتێبە بکرێتە عەرەبی و بکرێتە تورکی بە ئینگلیزی بەداخەوە ئەم کتێبە زۆر سوکایەتیە بۆ کورد ئەم کتێبە بینەرانی بەڕێز لە بەرچاوی کورد سوکە بین ئەم باشە کورد لەکوێ بووە وا ئەم برادەرە هاتووە سووکی کردووە بە سێ کتێبەڵێ کورد سۆمەریە ئێوە وەڵامم بنەوە سۆمەری نییە چییە کێ نەموت برای من ناڵێم سۆمەری میلەتێکە لە کوردستان نەبوونە لەوانەیە مەسەلەن پەیوەندی بە میلەتەکانی ئەوە هەیە زمانەکەیان مردووە 2-3 تۆ ئەگەر بڵێ زمانێ کوڕی زمانێکە برام ئێبستمۆلۆجیا هەیە کوڕە علم اللغەی مێژوویی هەیە هیستۆریکەل لەنگویستیک هەیە ئاخر برای من باوەڕت هەبێ یعنی ئەم کتێبە ئەوە وتم کاکی خۆم ملەتێکی سەربەرزین دەیان میلەت ئەوە من قسەی مێژوو نووسانەمەوێت بێ زەحمەت ئەم برادەرە ئەڵێ ئێمە سۆمەرین ئێوە پێم بڵێن ئێواڵەن سۆمەرینین باشە بەوەی بزانم من کێم ڕۆژە لە ڕۆژان بزانم کێم ئەرێ کچە حەز ناکێ هەوێکەوە بزانی کێ کاکی من حەز ناکەی بزانی ئەمە وەڵامت ناداتەوە ئەمە شێوێنی ئەمە وەڵام ناداتەوە ئەمە هەمووی وەڵامم ناداتەوە جاری ئێمە کێین تۆ لەگەڵ من تا بەڵێ بە 4 جملە پێم بڵێ بە مطلقی ئێمە ئەوەین ئێمە ملەتێکین لە کوردستان لەدایک بووینە ئێمە ملەتێکی ڕەسەنین کوردستان ئەو نەتەوانەی لە کوردستان ژیاون بابە و باپیری ئێمەیە دروستبوونی نەتەوەی کورد بە پرۆسە ڕۆیشتووە نەتەوەی کورد وەکو نەتەوە یعنی پێ وایە بە درێژایی تاریخ کەرکووک وەکو شاری برایەتی بووە ئەو نەتەوانەی لەسەر خاکی ئێمە ژیاون نانە ئەوە پەیوەندی بۆ نییە کورد نانە من لە کتێبەکانم بەحث بۆ خەڵکەیەنەکەن بە شەریک لە خاکەکەتانە ئەم خاکە هی کێ بووە بێ زەحمەت ئێمە داگیرمان پەیوەندی برای من ئەوە چ پەیوەندی بەمەوەیە چ پەیوەندی بەوەیە چ پەیوەندی هەیە پرسیارەکەشم وەکو ئینسانێکی کورد کردووە وەکو پیاوێکی عاقڵ نەم کردووە بێ زەحمەت کورد کێیە ئەم برادەرە هاتووە لە سۆمەریە تۆ ئەڵێ لە 100 سۆمەریە 500 پەڕە نووسیتە یەکیان نزەی 450 هەر یەکێکیان 450 پەڕەیە بێ زەحمەت ئێوە بە 4 جملە پێم بڵێن کورد کێیە برای من دیارە تێنەگەیشتی برای من ئەم کاک سۆرانە ڕۆژێ نەچۆتە دەورێ برای من ئاخر دۆ دیار لە متێنێک کورد میلەتێکە ئەگەر سۆران حەمەڕەش بە تونێلێکی تاریکمانە ئەبا ئێوە بەرچاومان ڕوونکەنەوە سۆران حەمەڕەش بە 4 کتێب بە 3 کتێب وا خەریکە ئەچێ بۆ هاروارد سمینارکراوە دکتۆر کۆزادمان هەیە مێژوو کوردی نووسیوە چی بکەم ئێوە دیارە ناخوێنەوە یا سپۆڕی ئێوە نییە ئێمە چەند دکتۆرمان هەیە کوردیمان هەیە برای من ئێستا ئەم میوانمە بۆیە ناوی ئەوانی ترنایەنم من نەموتووە سۆران حەمەڕەش زیرەکترە و پاڵەوانترە لەو دکتۆرانی تۆ ناوێنی یا لە جەنابەت مهمترە لە لای من
بەس بێ زەحمەت ئەم پیاوە ئەرگۆمنتێکی هەیە و دیفاعی لێکات تۆش ئەرگۆمنتێکت با هەبێ و دیفاعی لێ بکە بڵێ کورد سۆمەری نییە ئەمەیە وا ئەدانیشم یەک پرسیار ناکەم کورد کێیە ئەوە سێم جارە پێت بڵێم ئێمە کوردین میلەتێکین زادە و بەرهەم و مێژوو کوردی کوردستانی لە کوردستان بووینە وەکو میلەتانی دینین لە وڵاتێکەوە هاتبینێتە وڵاتیکی تر لە کوردستانی هەبووە میدیەکان هەبووە یەک دقە دکتۆر ئەمانەوەی ئەوانەی یەک دقە ئەمە خوێندکارێکی پۆلی چواری مێژووە ئەم وەڵامەی قناعتەکات میلەتێکی ڕەسەنین و لە فەرموو جەنابی دکتۆر ئێمە ئەگەر کاک زۆران ئەگەر فعلەن مێژوو نووس بێ ئەبێ بزانێ سەیری نووسینی بەرهەمەی ئەو مێژوو نووسانە بکە ئەو هەموو نووسەرە ئەو هەموو مێژوو نووسە بزانە بۆ چوونیان چییە لە کاتێک کە خۆی نەدەرچووی مێژووە نەچۆتە دەورێکەوە نەمەنهەجی لێکۆڵینەوەی زانستی خوێندووە باشە کاک سۆران تۆ لە 92 لە بریتانیایی لە پێشەکی کتابی کورچەیە چوویتەتە بۆ وەرجێڕان بۆ کۆمەلگای مەدەنی بۆ ئاوارە بۆ مۆسیقا بۆ خانوبەرە بۆ نەچووی سۆمەری بخوێنی بۆ ساڵێک نەچوو دەورێ لێکۆڵینەوە ئەی بۆ لەو 30 ساڵە نەتوانی ئەلفەبای زمانی سۆمەری بۆ خۆت لەو حەکان مێژووی خوێندبوو بە کیفی خۆت ئەمجاوە تۆفیق وهبی مێژووی خوێندبوو زمانی خوێندبوو جانی من من کەسێکی ئەکادیمی ماستەرم هەیە لە بەریتانیا فەرموو وەڵام 29 سیمینارم کردووە بە ئینگلیزی بە کوردی هیچ مێژوو نووسێ لە مێژووی کوردستانەوەی نەکردووە ڕوبەڕووی زانکۆی لەگەڵ پرۆفیسۆری مێژوو لە ئەڵمانیا هاتۆتە سیمینارەکەم لەوێ سیمینارم کردووە خەڵکی جیهانی کتێبەکەمە خوێنێتەوە لە کتێبی هیچ چ کوردێ لە جورناڵی عالەمیە لەسەری نووسراوە بۆی بزانی ئەگەر وابێ ئەبێ ئێمە ئەمینزەکی ڕەتکەینەوە بە پێچەوانەوە ئەگەر پێشەکی پەرتوکەکە بینی من بەڕوونی ئەڵێم من هیچ ناشارمەوە من ئەڵێم ماستەرەکەم لەو بوارایە ئەمانەم خوێندووە مۆسیقام خوێندووە ماستەرم لە کۆمەلگا خوێندووە بەس بەدەیان بوارم خوێندووە کە لەوانێ تۆ ئاگای لێ نەبێت تۆ مێژوو خوێند بێ بەڵام خۆشبەختانە مێژووم نەخوێند بۆ و هۆکارەکەشم وتووە ئەگەر بم خوێندایە ئەبوایە ژێر کاریگەری ئەو نووسینایی کە دەستگا ئەکادیمی ئەوروپیەکان سەپانویانە ئەوانم قوبوڵ کردایە نەخێر من هەمووی قسە ژێر پرسیارەوە کە ئەمە ڕێچکەیەکی زانستیە تۆ هەموو شتێخەیتەوە ژێر پرسیارەوە و من ناچم خۆم فێری سۆمەری بکەم ئەزانی بۆ خۆم فێر ناکەم لە بەرەوەی ئەوە کاری زانست ئەوەیە تۆ گەر خۆ فێرکەی لەوانەیە من 10 ساڵم بوێ بۆی بە سۆمەری بە تەواوی هەڵیتیانەکەم لە وەرجێڕانە بەڵام ئەڵێم مل یعنی مل لە بەرەوەی دەستگایەکی جیهانی لە ئەمە پێڵێن ڕێچکەی زانستی بەداخەوە ئەوایە تۆ لەو ڕێچکەیە تێبگەشتی تایە خۆشەت نییە تۆکەم تاواکەم پرسیاری بۆ لە کتێبەکە وەڵامەکەم بمەوە ئەمە ڕێچکەی زانستە بەداخەوە تۆ ئەوایە تۆ خۆت تەژیەوە بکەیت تەستاوە بەکاربێنم کاری زانی چیە لە زانستا بۆی بۆ ڕوونکەمەوە چیە زانست لە زانستا هەموو ئارگومنتێ قوبوڵە بە شەرتێ بەڵگەی زانستی هەبێ یەک قسە نەکراوە لەو پەرتوکاو بەڵگەی زانستی نەبێ پێم بڵێ لە کوایە فەرهەنگێکی میدی لە جیهانە نووسراوە ئەگەر من نەمهێنایەتە ئەو پەرتوکەوە ئێستا کورد دەزانە میدەکان بە کوردی قسەیان کردووە بەداخەوە ئەمڕۆ قسەکان هە لەسەر سۆمەریە بڕۆ سەیری فەرهەنگی میدەکان کە یەکەم ڕاهێنانی ئەسب لە جیهانە بڕۆ بیخوێنەرەوە ئەگەر تۆ یەک گلەیی لە یەک وشەی هەبوو ئەمە زمانی 3400 ساڵ لەمەوە پێشە یەکەم ئەسب ڕاهێنانە لە مێژووی مرۆڤایەتیە باشە لە باکووری کوردستان لەسەر و ئەوە دۆزراوەتەوە پرسیارەکە بێ بۆ تاواکەم کاکە پرسیارەکە بێ بۆ تاواکەم مەجال نادی من هەر نایەلی برای من تۆ نایەلی بەس کولی ئەسووەسانی ژاکوور وارێ میتانی باشە ژاکوور میتانی زانی کی کۆڵی بەچی لێک داوەتەوە کی کوڵی هەڵەیەکی کولی کوردە بەڵگەی چییە کولی کوردە هەڵەیەکی کولی کاکێل کاکڵە گوێز کاکۆڵ کاکەڵ یاری هەورامینە ناوی کی کولی بێ لەسەر دەریای ڕەش بێ بەهیتیە بەهیتی نووسراوە بەهیتی نووسراوە تخوا یەکێک یەکێک یەکێ 3500 ساڵ مەجال بدەجانە من نەمبڕی یەکێک 3500 ساڵ وچەی کی کولی وڵا کاکڵە گوێز کاکۆڵ
کاکڵ گورە کاکە کاکل یعنی کاک علی برای من ماملی مام علی تۆ لە زمان محەممەدی ماملی حق نییە دکتۆر ماملی مام علیە برای من کاکەمەند کاک ئەحمەدا خوا یەکێک بڕێ کاکڵە جۆز و کاکۆڵەمەچێکی کولی بەغەڵەتی برای من توخوا لە هەموو قاموسە ببینە بزانە خرپە ئەسپەیە خرپە ئەسب سەیری جانی من کاک سۆران دە مەجال بدە کاک سۆران گوێڕان ناگرم کاک سۆران مەجال بدە کاک سۆران کاک ڕەنج بڕۆنە فەرەنگی خاڵ فەرهەنگی هەمبانە بۆرینە بزانە لە زمانی کوردی خرپە ئەسپەیە خرپە ئەسب تخوا سەیری هەموو فەرنگەکان بکەن لە کوردیە چەرپا ئەسپا وڵا ئەمان ئەسپی قەڵەو ئەسپا قەڵەو چرپا ئەسپا کورد ناگەڕێتەوە سەر سۆمەریەکان لەبەرەوەی ئەمە سەرکەشە بۆ کۆمەڵە پرسیاری تر لەبەرەوەی بەدەر لەمە ئێمە لەلایەن تورک و عەرەب و فارسەوە وەکو پاشکۆی نەتەوەکانی ئەوان ئەژمار ئەکرین کەواتە ئێمە و ئامادەبووان وەکو کتاکێکی کوردی چۆن بگەین بۆ بەڵگەزانستی لای کامیان تا ڕادەیەک وەڵامی مقنعی دەستکەوتووە من ناتوانم پشتگیری هیچ کامێکیان کەم وەکو بەڵگە بەڵام کاک دکتۆر بەڵگەی هێنایەوە بۆ بەڵێ بەڵگەی هێنایە بۆ پشتڕاستکردنەوەی قسەکەی بەڵام ئێمە لێرە هیچ بەڵگەیەکمان بەدەست نەکەش لەلایەن دکتۆر زرارەوە کە ئێبی سەلمێنێ کورد سۆمەری نییە دەستخۆش پرسیارێکتر وەکو وتم ئێمە سەرکەشە بۆ کۆمەڵە پرسیاری ترکە لەلایەن تورک و عەرەب و فارسەوە ئێمە بە پاشکۆی نەتەوەکانی خۆیان ئەژمارەکرین کەواتە ئێمە وەکو تاکێکی کوردی بەڵگەی زانستی چی و چۆن بیسەلمێنین کە ئێمە ڕەگ و ڕیشە و ڕەچەڵەکمان ئەگەڕێتەوە چ سەردەم و چ نەتەوەیەک من پرسیارکم بۆ دکتۆر سۆران هەبوو ئەوە بێتە بەڵگە بۆ نمونە فارسەکان بۆ نمونە تورکەکان کۆمەڵێک هاوشەمان هەیە کە وەڵامی ئەمۆستا ئەمە بێتە بەڵگە بۆی کە سۆمەریەکان کورد بن دەستخۆش ئەمبەر بزانم چه قسەیە بیە بۆ خوشکە جارە هەندێکی وەڵام نینەوە با فەرموجەناب وەڵام بەرەوە جارە باش ئەوەی کاڵی فارسی و کوردی ئەمە زانستە پێڵێن زمانی هندۆروپی ئەمانە کۆمەڵێ زمانن خزمن لە ڕووی پێکهاتی وشەیی و زۆر هاوبەشیان هەیە جا لەگەڵ تورکیا ئەوەمان نییە لەگەڵ تورکیا لەم سەردەما وشەمان لەم 200 ساڵ وشەمان تێکەڵ بووە ئەجینە لە بنەچەوە تورکی لەگەڵ ئێمە جیاوازە ئەو وەڵام مایتەوە یا پرسیارێکی تر هەبوو لەسەر وەڵامەکەی بڕوا پێێنەرە بۆت باشە ئەو خاتوونە قسەی کۆمنتی هەبوو بەلە پرسیارەکە ڕوون نەبوو هەرچەنە بۆ دکتۆر زرارە دکتۆر زرارەڵێ ئێمە دانیشتوین لێرە بە کۆمەڵێ بەڵگە مامەسا سۆران حەمەڕەش پێمانەڵێ کورد سۆمەریە بەڵام جەنابەت پێت نەوتین چین ئەکە ئەمە ڕەتەکەیتەوە نەوت ئەڵێ بەڵگەشە نێنایەوە ناوەڵەوام نەوت بەڵێ با جواب باتەوە یەک دقە دکتۆر ڕێزمێ بوو ئەو خانم ئەرێ کتابەکەی خوێندوتەوە یەک دقە بزانمە و خانمە داوای مایکەکەی کرد من هیچ کامێک لا کتێبی ئەم دوو بەڕێزەم نەخوێندێتەوە بەڵام من وەکو تاکێکی کوردی لێرە ئامادەم بەبێ لایەن یعنی بۆتە پرسیار لەم ئەم بەڕێزە دکتۆر سۆران بەڵگەی هێنایە بەڵام ئێمە داوات لە دکتۆر زرار دەکەن کە بەڵگەیەکمان بۆ بێنێتەوە کە کورد سۆمەری نییە بۆ ئەوە ئێمەش بە شێوەیەکی زانستی بۆمان ڕوون بێتەوە ئێمە ئەگەڕێنەوە چ ڕاگەزێک خانم زانین چۆنە کاک سۆران تۆ هیوات تۆ کتێبەکەت دیارە نەخوێندەوە تۆ هێشتا خوێندکاری زانکۆ هێشتا دەستپێکی باوڕت هەبێ ئێمە من 94 ماسترم هێناوە 30 ساڵە لە حەقلی مێژووی کوردۆمانە کارەکەم میتۆدم خوێندووە ڕێباز ئەزانم فاڵەسیەکان ئەزانم ئانۆکریزم خوێندووە ئەم بەڵگانەی ئەو هێناوێتەوە هیچ بەڵگەنیە دوو زمانی سۆمەری 1000 و چەند ساڵ پێش زمانی قسەکردن نەماوە ئەم چی کردووە کاک سۆران چوە فەرهەنگێکی ئینگلیزی هێناوە کەلیمەیەکی هێناوە ناوی شوێن ئەکاتە ناوی میوە تخوا کاک سۆران لە هێرشێکە باسی سیهوە ئەکا سیهوە کەلیمەیەکی کوردیە ئەوە نییە مەقام بێژە بڵێ ناوی سێوەیە سێوە ئەو نازانێت سێوە سڵێوە ئێبراگەر ناوی گۆرانی وێژە ئەوە ناوی شوێنە برای من ئەم کاک سۆران لەم خەڵکی تریش واکەن پەرتوشی پێشوون بیر نەماوە بەزەم پەرتوکە باس لاو ئەوە تەلاپەڕەی کورتچێمان ناکان بکەرەوە کورتچێە وەرە وت زمانی کوردی لاسق نییە باش بەسەر چاو دقیق مانەنا لە کورتچێ ڕاکرد لەو وەڵامە ئایا زمانی سۆرانی وت لاسق نییە لە بەردەمەوە خەڵکە وت لاسق نییە فەرم وەڵام باتەوە بۆی کە ئاگاداری ڕێزمانی کوردی نین بەداخەوە زمانی سۆرانی لاسقە و چەندین لێکۆڵینەوەشی مەوزوع مەگۆڕە وا دوتیان ڕێزمانیشی ڕامەکە لەو بەداخەوە ئێوە لەسەر بابەتی قساکەن کارتانتیانە کردووە و
پێش من پەرتوکەکەتم خوێنەوەتەوە لەسەر کاکەیەکانی کردووە بە عەرەب کاکە خەریکی کاکەیەکانێکی بە شیعە لەبەرەوەی نەچووی کار لەسەر مانایەکان بکەیت لەسەر ئاینی مانی بکەیت کار لەسەر ئاینە کۆینەکان بکەیت هەمویان من پەرتوکەکەم خوێنتەوە دەستخۆش هەوڵداوە بەڵام چونکە نەچوویتە ڕابردووی دێرین سیرەکەم کاکەیەکان خەریکاکەی بە هەرەوەی پەلێ لە شیعە عەرەبەکان بەداخەوە لەبەرەوەی ئەو ئێشتا نەهاتوونەتە دەرەوە لەو تێگەیشتە سادەیە بۆ کورد بۆی منیش ئاماژە بە کارەکانی بکەم تۆ کاکەیەکانی کرۆ بە عەرەب بەداخەوە هەروەی ماوە بڵێ دیانەتی شیعە گیانە بەرنامە لەسەر کتابی تۆیە بەرنامە لە کتێبی تۆیە مەچوو سەر کاکەی تۆ کورە تۆزانی لە نەفسی کاکەیە باسی خودای زروان لەو دەقەمی دێبچووکەی باسکراوە سێوەی گۆرانی بێژ نازانی سێوە سڵێوە نییە هاتووە لەسەر دینی کوردی قساکە بێەوەی ئاگاداری قوڵایی ئەم ناوچێ بکە بێەوەی ئاگاداری دینی کۆن بێ هاتووە کاکەی کردووە بە پەلێ لە شیعە بەداخەوە ئەم ڕێچکە سادەی کە لە قوڵایی کورد تێناگەن من 20 ساڵە سەرچاوە لەسەر کاکەی کۆکەمەوە هەتا ئەمڕۆ ڕێ بەخۆم نام کتێب نووسم ئەزانین بۆ چونکە ئەو نەهەز بە پرسیاریەکەم چۆن من ئاینێکی کوردیەکەم بە شیعە ئاینێکی کوردی چۆنەکەی بە ئاینێکی شیعی لەبەرەوەی لە قوڵایی ئاینی کوردی کاگڕنج کاک دۆزیمەوە کورە عیبە بۆ تۆ جوان نییە چاوشەیەکە کاگڕنج کاگڕنج لە لاپەڕکێیە لاپەڕی چلو هەست سیهوا ناوی ناوچەیە سیهوا لە کوردیدا هەتاوەکو ئەمڕۆ وەک ناوی کەسیش بەکاردێت یەکێک لە مەقامێژەکانی گەورەکانی کورد ناوی سێوەیە ئایانی ئاودا ئەڵەم ئەمە وشەیەکاڵی ڕوویانی ڕوانن باشە شتوکاڵی هێشوو وەکو خۆی شێلان وەکو خۆی ئەمە هەموو وشەی سۆمەریە کاکە ئەمە لە سەتانەوەتونۆی ئەو هەیە من پێ دەڵم ئەڵەم سەرچاوی جیهانی لە پشتەوەیە یەک وشە لەو پەرتوکەیە وشە سۆمەریەکان ڕانیان هەڵوەشێت سیهوا ئەوە من هەچ وشێ نووسراوە لەو پەرتوکە سەرچاوی هەیە لێگانەوەی بۆ کراوە تۆ هاتوویت ئاینێکی کوردی ڕەسەنی سەر خاکەکە لەبەرەوەی ئاگاداری مێژووی دێ ئاوا سەری مێژووی کوردەکەی بەداخەوە فەرموو کاکی من ئەو مایکە ببوورە خوشکە بە نانە جەنابەت قسەت کرد باەکێکی تر بە کاکسۆرانی وت تۆ چۆن ئەتوانی بڵێ سۆمەریەکان کوردن چۆن ئەتوانی بڵێ سۆمەریەکان کوردن نە کورد سۆمەری بێت ئەم تو پرسیارەمە بێ بتوانێت قەنەعەت بە من بکات کە ئایا ئەمە سۆمەرینین کورد کێیە کورد لە چنە کوردیش ئەوە نییە کە هەلێک سەرچاوی ئەڵێ کورد جنۆکە ئێستا بیرم بۆ ئەوە کە کورد خاوەنی سۆمەری نەبێ خاوەنی ئەکەدی و لۆلۆیی نەبێت خۆ کورد نەکەوتۆ دەخەڕ لە ئاسمانەوەی بڵێن ئێمە کوردین ناناجارێ ئەوەی کە ئەو قسەی کردووە کورد جنۆکێ و نازام چی نازام کێە بەزەوە هیچ سەر قسەیەکی بێ معناوە بیە بەو برادرە فەرموو خوشکە من پرسیارەکەی من بۆ هەردوو بەڕێزیانە هۆکار چییە من چەند لە بەرنامەکە دانیچم گوێم لە هەموو قسەکانیان گرت هۆکار چییە تاکو ئێستا کە هەردووکیان زۆر بە دوای سەرچاوای گەڕان هەردووکیان توێژەری مێژوون ئەوان زیاتر لە ئێمە شارەزان مامەسا سۆران بێمە و کورد بۆ سۆمەریەکان ئەگەڕێتەوان ێستا ئەمە زانیمان ئەو بە سێ کتێب بۆ ئێمە ئەسەلمێنێ هۆکار چییە ڕاستە لە هەموو شتێکە ڕای جیاواز هەیە بەڵام ئەوان بەپێی ئەوەی کە چەند ساڵێکە لە مێژوان و توێژەری مێژوون ئەبووە ئێستا بە ئێمە خوێنکاری مێژویان بووتە کورد سەر بەوەیە لە زانکۆش پێتان نەوتووە وتراوە سۆمەریەکان وتراوە گوتیەکان وتراوە مەسەلەن بۆ نمونە چەند ساڵە مێژووە خوێنن 4 ساڵە 4 ساڵەوە ئێوە سبەی نەدەرەچن ئێوەش نەتانزانیت لە زانوی ئەش پیان نەوتن بە بەڕوون و ڕاشکاوی ئێمەنەوەی کێن و کێن وەکو سۆران حەمەڕەش پێمان نەوترا بڵێنەوە سێ کتێبە کورد سۆمەریە بەس مەسەلەن بۆ نمونە لە چواری مێژوو ئیتر دەرەچی سبێنە وانەی مێژووەڵی بە مێژوو ناس مێژوو نووسیت بە کەستان نەوتراوە چەند کەسەڵێ پێم نەوتراوە تا ئێستا بەڕای دەزەڵ بڕێ ئەوە ئاخر دکتۆر زرار
خوێنکاری پۆلی چواری مێژوو لە سەدا هەشتایان ئەڵێ پێمان نەوتراوە ئەسڵەن ئێمانەوەی کەین ئەی سبەینە ئەمانە ئەڕۆنە سەر کاکە لە ماڵەوە مناڵەکەی پرسیارێکی لێەکە کابرا هاتووە لە سۆمەرین سلێمانی مامۆستای مێژوو خۆ من ناڵە من حەدم نییە تەقیمی مامۆستاکەم من واقعەیەکە مامەڵە لەگەڵەوەیەکەم لە زانکۆی بۆی دوای قسەکانم تەحریف نەکرد داخر مەجای من بدەن ئێوە هەر نایلن من بدوێن برای من ئاخردا تۆمەتبار مەکەیت و دوایش مەجال نایی دیفاع بکەین ئەڵەم خۆ قسەی من نییە قسەی خوێنکارەکانتانە لە سا هەشتایان لێرە دانیشتون ئەڵێ پێیان نەوت جانە من جانە من لە زانکۆی سلێمانی نیم من زانم هەندی ماوەڕێمان هەیە لەوێ دکتۆری مێژوونە من نازانم من باسی ئەوە ناکەم دکتۆری مێژووی لێ نییە تکات لێ ئەەکەم چونکە من هەمویان بۆ مامۆستای خۆمەزانم ئەو جەبهەیەش بۆ من مەکەنەوە من باسی واقعەیەکەکەم لە سا کەس پێینەوەتینەوەکیان منیش پرسیارەکەم ئەڵەم سبەینێ ئەمانە مامۆستای مێژوو گیانە من لە زانکۆی سلێمانی نیم گیانە من خۆ نەسەرۆکی بەشم نەڕاگرم لە چ پێێکا پێ دەڵێ کورد لە پێش ئیسلاما چییە پێم بڵێ چێ حکمی کوردستانی کێوە لە پێش ئیسلامە جوابی وەڵامی ئەوم بەرەوە لەم پەرتوکە پێش ئیسلام کورد ئاوا ڕووی فەرمو تۆ بڵێ وانە یا پێم بڵێت چێ حکمی کردو کتێبی دکتۆر کۆزات کتێبی دکتۆر کۆزات کتێبی دکتۆر جەمال ڕەشید من بڕۆ وەرە بەس بوار بدا بڕۆ بەشی مێژووی زانکۆی سەلاحەدین مێژووی کۆن تۆ میوانمی تۆ بڵێم سەد بڕۆ برای من قسەی چی بکە من مەبەستی چییە پرسیارەکە ئەڵێم پێش ئیسلام چێ حکمی کوردستانی کردووە کاکە من لەم پەرتوکە بەشێکی گەورەم داناوە لە پێش ئیسلاما کوی چێ حکمی کردووە هەمووی پارەی دەوڵەتەکانم داناوە باشە درایی دەوڵەتەکان بە ناوی پاشاکە دامناوە فەرموو تۆ پێم بڵێ ئەوە من بە بەڵگەوە هەمووی لەیە جۆڕاگرە من بەرنامەیەکی ترم هەیە من بەرنامەیەکی ترم هەیە یان بنووسین وەڵامی وشە بە وشە دەدەمەوە برای من تۆ ئەو مێژووی تۆ هەتبانی دروست کردووە هەتبانی ئەوە بوونە مەسیح بوونە جوولەکە برای من هەتبانی چ پەیوەندی بەگرت عازەبانەوە هەیە هی هاوار برای من تۆ مێژووت هەموو بە کەیفی خۆرتیوا ئەڵێ خوا ئۆرشەلیم ئەخ تۆ باشە گیانە باش بەڵێ بەڕێزان دیارە هەندێک پرسیار ماوەکە میوانەکانم هەیەە فەرموو خاتون کەر وەکو پرسیار وەکو سەرنجێکیش ئێمە ئەگەر سێری میلەتانی چواردەوری خۆمان بکەین بۆ نمونە سەیری تورک بکەین تێزی تورک بۆ مێژوو تۆ سێری کە چۆن لە سەرەتایەوە مناڵەکانی خۆیان وا ڕائەهێنن کە تورک چییە ئەگەر مێژوویەکی ناشرینیشی هەبێت جوانی ئەکەن لە بەرچاوی یاخود ئێران سەیری بکە لە زمانەکانی ترە وشەی هێناوە زمانێکی فارسی دروست کردووە چەند بەناوبانگە لە جیهانە من هەستەکەم ئێمە زۆر دواکەوتوین لەوەی کە کورد کێیە ئەم پرسیارە زۆر دواکەوتوین لێ باشە بۆچی ئێمە لە خوێندنگەکانە ڕێزمانی کوردی ئەخوێنین ئەدەبی کوردی ئەخوێنین بۆچی ناین کوردناسی بکەینەوە لە پۆلی یەکی سەرەتاییەوە بە مناڵ بزانێ کورد کێیە خۆی بناسێ کە گەورە بۆ کوردێک دروست ئەبێ ئێمە ئێستا کوردێکمان دروست نەکردو لە نێوان ئەم دوو بۆچوونەدا هیچ چی حاڵی بووی ئێستا من ئەوە حاڵی بوومە کە نازانم کورد کێیە سەیریکە ئەمڕۆ کۆنگرێ ڕۆژنامەوانی بووە لە زانکۆی سلێمانی بەشی شوێنەوارێکی تازیان دۆزیوەتەوە من سەرنجممان نەک لە ناو خەڵکی ئاسایە بەڵکو خوێندکارەکان ئەسڵان هەر زۆر بێبەها بولایەن ئەمە چیە دۆزراوەتەوە بۆیە من ئەڵێم با کوردناسی بکەین بە منهەجێک لەگەڵ ڕێزمانی کوردی و ئەدەبی کوردیا مناڵەکان لێکی سەرەتایە و بیخوێنن وەکو تورکەکان تۆ بڕۆ ئێستا پێی بڵێ تو تورک نی بزانە چی ئەکا چه هەستێک وەکو کچێکی کورداوە لەم شارە جوانەی سلێمانی لەم ئەشکەوتەدا کە 50,000 ساڵ پێش ئێستا تەمان ڕەنگە هی 100,000 ساڵیش بدۆزرێتەوە لایندا ڕەنگە ئێستا کەلوپەلی ڕم و نازانم چی و چی لێرەدا بێت چه هەستێکە هەیە کە ئەم شوێنەوارە گەورە و مێژوویانە یا مرۆڤی شانێر وەکو کچێکی کورد ئێستا کە ئاوا سەیری سلێمانیەکەی لەم بڵنداییەوە کە یەکێک لە ئەمە پۆینتێکی گرنگە لە جیهاندا کە ئێمە لێرە دانیشتون چه هەستێکە وەکو کچێکی عەقڵی مێژوو نووس
جارێ بۆ کەسایەتیە کە مێژووی خوێند بێ ڕێک وەکو ئەو وایە گەشت بە کاتا بکە بگەڕێتەوە بۆ زمانی پێشتر یەکسەر من کە سەیری ئێرەکەم بیرەکەمەوە چۆن ژیاون ئەبێ چیان کرد بێ ئامانج و پلانیان چی بوو بێ یان کە ئەو وەڵامە نادۆزمەوە من کێم سیر ئەەکەی لە سەدەکانی ڕابردووە لە ئیتاڵیاوە قەشەگارسۆنی هاتووە ڕێزمانی کوردی داناوە گرنگی بە تۆیاوە تۆ خۆت گرنگی بە خۆت نادەی یعنی بۆچی من ئەمڕۆکە ئەوانە بینی زۆر پێ دڵگران بووم بۆیە حەز ئەەکەم کوردناسی بەبێ بە منهەج بۆ ئەوەی کوردێک دروست بێت هەستێکە بوو وەکو خوێندکارێکی مێژوو یەکەم جارتە دێ ئەم ئەشکەوتەوەە پێت باش بوو کە ڕوودا و مەسەڵەن ئێوەی هێنا بۆ 1000 مرد زۆر پێ هەستێک کە تا بوو کە سەرەکەوتی بەرەو ئێرە کە سەرکەوتم ئێرەم بینی وەکوتم ڕێک بۆ کەسایەتی مێ لەوەیە کەسێکی تر زۆر ئەو هەستەی نەبێ بەس بۆ من کە مێژوم خوێندووە ڕێک وەکو ئەوە بوو گەشت بکەم بە کاتا بگەڕێمەوە لەگەڵ ئەو مرۆڤانی پێشوە بزانم چیان کردو و چۆن ژیاون دەستخۆش فەرموو کاک ڕژمن دەستخۆشی لە یەکەم بۆم بەرنامەیەم پێ خۆشحاڵین لێرە ئامادە بووین بەرنامەکە بە ئامادەیەوە جوانسەلامت بین سێ پرسیارم ئاراستەی مامەسا سۆرانێ بە کورتی ئێمە وتێ کورد ئەگەڕێت سۆمەری ئەگەڕێتەوە سەر کورد نەکورد دەگەڕێتەوە سەر سۆمەری ئایا گەلانی تر هی پێشوو و کاردۆخەکان و گۆتیەکان وانە هیچ نزیکیانەیە لە کوردەوە یا کورد بگەڕێتەوە سەروان یا ئەوان بگەڕێنەوە سەر کورد ئەمە یەکێ لە پرسیارەکان پرسیارتیان کە باسی نەورۆزتان کرد من حەزەکەم وەکو تاگێکی کورد بەڵگەیەکی زانسیم لابێ کە نەورۆزی کووردە وەکو بینین لە بەسوویەکی سێ چەند ڤیدیۆ بین لە سۆشال میدیا ئەوانە کە نەورۆز ناگەڕێنەوە سایبەتی برادێک لە سەیران ئاڵەیەک بەڵگەمبەنێک کە نەورۆزی کورد تۆ ڕابێ ئەیبەن بە سەیران بە زۆر وا ئەڵێ حەزەکەم بەڵگە پرسیاری سێ من وەکو گەرمانێک بەشدارم لێرە خەڵکی کەلارم تۆ تێ زمانی لاجەی گەرمانی با بڵێن نزیکە لە سۆمەریەوە یعنی بەڵگەیەکی زانستیشمێ بۆ ئەوە چەند وشەیەکیان پێم بڵێ بزانم چۆن نزیکن لەیەکەوە ڕۆژێکیان لای منوتی بۆ ئەم بەرنامە ئامادەکاری مەکردەوەن پێشتر بە خزمەت کاکسۆران نەگەیشتم بەڵام بە خزمەتی دکتۆر زراری گەیشتم ڕۆژێکیانوتی کە گەرمانەکان قساکەن حەزەکەم بۆی لە ناو نەچە هەر کەسە قساکە حەزەکەم هەمووی ڕیکۆردکەم بۆ مێژوو باشە سەرەتا کاردۆخی بۆ ئێمە بۆی لە مێژووی کورد بگین ئەبێ باسی قۆناغکەین ئەگەی سەری و پەرتوکەکی چۆن نووسراوە ئەڵێ قۆناغی لەو نە بۆ ئەو نەکورچەیە لەو نە بۆ ئەو نەکورچەیە ئەگەر ئێمە ئەوە بە سادەی بڵین ئەوەین ناتوانین وەڵامی خۆمان چکە نەتەوەی دێرینین ئێستا ئەلیس زۆر ئاسانە نەتەوەیە کە لە ئەڵمانیا و پەڕوونی نەتەوە بەریتانیا یەکسەر ڕوونە بنەچەکەیان بەڵام ئێمە لە بەرەوەی لەسەرم خاکە تۆ شوێنەواری 11,000 ساڵە هەیە خۆوانە ئێمە بووین باشە بەڵام ئێمە تۆماری قسەکردنی وانمان نییە ئەمانە هات نەخوارەوە تۆماری وشەیان کرد 5,000 ساڵم پێش ئەم زمانە ڕستەی هەیە تاوەکو ئەمڕۆ هەمان ڕستەی کوردیە لەسەر ئەم بناغەیە ئەیڵین جاکە ئەڵین کورد تۆ 5,000 ساڵەوە پێش مێژوویەکی هەیە 4,000 ساڵەوە پێش 3,000 ساڵەوە پێش ئەلم پەرتوکامی جیاکراوەتەوە تۆڵی لە قۆناغی پێش ئیسلامە لە دوای ئیسلامە تۆ چێ بووی لە پێش ئیسلامە لە سەردەمی 4,000 ساڵانی تۆ کە ئەڵی کاردۆخی و ئەمانە بەشی تۆن تۆ ئەزانی مات ناوی نەتەوە نییە لە ئەسڵا ئەم هەڵەیە ڕۆشتو تا ئەمڕۆ لە جیهانیشە دراوسەکانمان کە فارسەکانن فارسەکان ئەخمینیەکان دەسەڵاتداریان فارسەکان ماد نین فارسەکان کوردەکان مادن بە ئەخبابوت باسکەم فارسەکان دەسەڵاتداریەکانە ناوی ئەخمینیە نەتەوە کە ناوی فارسە مادەکان مێژوو نووسێتی ئەرمات بەڵام من سەرچاوی چەندینم لەم پەرتوکە داناوە کوردە مادەکان پێشتر گوتیە مادەکانی شەڕڵەن کوردە مادەکان من سەرچاوم هەیە 800 ساڵەمە پێش 600 زاینی کوردە مادەکان چەندین جار ناویان هاتووە و بە سەدان سەرچاوم هەیە ئەتوانم بێنمە بەردەست وەزمە لە کەنیسەیەکە لە ئەرمینیا ماد و سۆمەر کوردی شاخ و کوردی دەشتن نەئەخر وەیە ئەبێ بۆیەڵم بە ئاگاوە باسی مێژووکەین قۆناغی مات 2900 ساڵەوە پێش حکومڕانیان دەست بێگەوە بە سۆمەری 5,000 ساڵ لەمەوە پێشە بەڵام وەکو شوێن مادەکان لە شاخا بوون سۆمەریەکان لە دەشتا بوون شوێنی حکومڕانیان بە خۆشیان و تویانە قسەکەی منەکا بۆڵین ئەخنا قۆناغەکەی بۆیەڵم ئەخر لە قۆناغی باسی قۆناغم نەکرد باسی عرقم کرد و ئەخر بۆیەڵم ئەم وشەیە بە ئەرق ئەمە تێگەیشتنێکی سادەی کۆنە فێریان کردوین ئەرق وازین لە کوونێکەوەێتە دەر باشە ئەم نەتەوەیە چەندین خەڵک هاتۆتە ناوی تێکەڵ بووە ئەخردە سەیریکە ئەخر سۆران یعنی بەڕاستی تۆژە نەشتی سەیر سەمەراڵی بۆ ڕوونەکەمەوە لەوانە مەسەڵەن تۆ توانی بەڵە بۆ نمونە موەسسینی
بڵێن تیۆریسیانەکانی ئەڵمان بۆ مەسلەی ناسیۆنالیزم بە هەندوەر نەگری وەکو فیختە و چێوکە دوو جۆر ناسیۆنالیزمانەیە یعنی لەسەر ئەساسی ترینیان لەسەر بنەمای ڕەگەزی لەسەر بنەمای زمانی تۆ هەردووکیان ڕەتەکەیتەوە وەکو نەتەوە نەک وەکو خوێن خوێن نەتەواڵم باشخۆکو دیێنەی ناو بۆیە دیێنەی تێکەڵە بێ دەتەوەش کۆمەڵێن گەشتیارێک بێت لە ژنێکا بنوێ عێرقەکە گۆڕەیە دەبامەکە وەبجێڕێ ئێمە ینی بەڵگی شوێنەواری هەمانە بۆ نمونە بێ سانسور لە دەروی ئێرەیە 11,900 خەڵک لەمە پێش لیان نیشتەجێ بوون و کشت و کاڵیان کردو ئەمانە خەڵک بوون بەڵام نازانین چۆن قسەیان بەرنامەیە ئێمە بێت تێبگەین لە شتەکە جا ئەمانە لەوێەوە هاتوونەتە خوارەوە یەکەم تۆمار نەتەوە وەکو ناومان نووسیوە سۆمەریەکان لە دەشتا بوون گوتیەکان لە شاخە ئەمانە چەندین بەڵگەم هێناوەتەوە هاوزمان و هاوفەرهەنگی نەمانە بەڵام شاخیەکە تۆزێ لە بەروی کشت و کاڵی کەمە پێویست بۆ هێرش کاتە سەر دەشتیەکە هەتا سەدەی 20 لە ناو کورداوە هەبووە کوردی دەشت و کوردی ئەمانەش قۆناغی کوردین مەسەن لێرە ئێستا ئەمڕوانیش سۆمەریانگەنە کوردن هەورامی کوردن ئێمە ئەم هەمە ڕەنگیەمان کۆنە هەمووی بەکاردۆخی هەمووی سۆمەرین نه هەمووی کوردن آخر بۆیە من پێم وتی سۆمەری کوردە کوت سۆمەری ئەها بۆیە ئەو هەمووی سۆمەری ڕیشەکە کووردە بۆیە پێم وتی سۆمەری کوردە کورد سۆمەری نییە ئەها بۆیە من بە ئاگاوە وشە بەکارێنم کاردۆخی کووردە میدی کووردە بەڵام هەڵا ئەکەی نەگەر بڵین تۆ خۆ بگەڕین تۆ چکوێنەتەوە کۆنەکە لێرا بووە بەڵام بە تۆمار 5,000 ساڵ لەمەوە پێش یەکەم نووسین هەیە لە جیهانە لە جیهانە ئەڵی پێش نووسین ینی باوەڵامی ئەم کاکێبەوە نەورۆز ڤیددیوەکەم دەرکرد ئەم ساڵ نازان بینیتان ئەو ڤیددیوەیە بە بەڵگەوە بەڕوونی بینی تۆ حەزەکەم سەیری بکەی بە بەڵگەوە لەوانەیە بەرنامەکە بەشیوە نەکا بەڵام بە بەڵگەوە ڕوونیەکەمەوە کە چۆن نەورۆز نووسراوە ئەم نەورۆزە سۆمەریەکان لە 20 مانگە نەورۆزیان کردو هەر وەکو خۆمان باشە ئەوان پێڵەن زاگموک ئەمە لەویا کردویانە و ئاگر کراوەتەوە و چەندین ڕێوڕەسم هەتا 100 ساڵەوە پێش ئەو ڕێوڕسمەی لە سلێمانی و لە مەهاباد تۆمارکراوە ڕێوڕسمی سۆمەری بۆ نەورۆز باشە ئەجا کابرای دینەوەری کە مێژونووسێکی کووردە 1000 و نزیکەی 1200 ساڵەوە پاش ئاماژە بە نەورۆزەکە ڕێک بە نەورۆزی سەردەمی سۆمەری ئینی ڕێک ئەمانە یەک تەواوەکەن و پەیوەندی بە فارسەوە نییە هیچ میلەتێک نییە بەقەدەر کورتخاوەنی نەورۆز بێ یەکەم نەورۆز لە جیهانە لە کوردستان من هەمووی بەسەرچاوە ئەگەر ڤیددیۆکەم سێرکەی بە وردی ئەوانەی کە کردویانە بەی خۆیان لەبەری دەوڵەتیان هەبووە ئەزین چیە ئێمە چیرۆکی خۆمان ناجێڕینەوە کاکە تۆ ئەزانی هیچ نەتەوەیە بەقەی هێندەی کورد دەوڵەمە نییە لە مۆسیقا هۆرەمان هەیە باشە سیاچامانەمان هەیە بە هەموو کاکە هەورامی ئەزانێت چەندین شێوەی هەیە باشە لاوەکت هەیە باشە حەیرانت هەیە بالۆرەت هەیە باشە بەندت هەیە دەوەرە یەک لێکۆڵینەوەی زانستیم پیشان بە لەسەر هۆرە من دڵمە سووتێکە ئەو هۆرەی من چۆن نزام ناوم سۆرانە ئەو هۆرەیە لەوانێ 3000 ساڵ لەمەوە پێش ئالەم کوردستان ناوترابێ هی سۆمەریە پێشەکی گۆرانی سۆمەریە لێلێ لۆلۆ کە هەتاوەکو ئەمڕۆ پێشەکی گۆرانیەڵین وەک سۆمەریەکان بەکاریان هێنەوە ئەوەیە ینی کە باڵێمە باسی سۆمەریەکەین بەداخەوە سۆمەری لە سادەی پەرتوکەکەمە تۆ بڕۆ باسی میدەکانم یەکلا کردوتەوە زمانی میدی چۆن قسەکراوە بەڵگەنامەم هێناوە لە کەنیسەیەکە دەقیان دۆزیوەتەوە وەڵامی پرسیارەکەی تری پرسیارەکە گەرمانی وت بەڵام ئەوەی گەرمیان ئەگەر بچیتە ناو پەرتوکەکە بەستم بۆ هێنایم دوا پرسیار لون و لاو نادوێ مەسەلەن لون و لاو نادوێ ینی ئاوا چەندین ڕستا بینیت باشە لێرە کەس پرسیاری ماوە فەرموو دەست خۆش بێ مامۆستاگیان تەبعاً کە باز لە هەر بابەتێک ئەکەین ئێمە قسە لەسەر کەسایەتی کەس ناکەین بەڵکو قسە لەسەر بیر و بۆچوونەکانەکەین تاقان من دڵنیام کە ئەو ئیشەی مامۆستا سۆران کردوێتی تەکانێکی گەورەیە لە باری مێژووی کووردە ئەم بابەتە ئەتوانم بڵێم من لێرە ڕخنەیەکی بچووکم لە مامۆستا هەیە ئەمە پێشینەیەکی هەیە لە مێژووی کووردە بۆ نمونە ئەو بەڵگەنامەی کە زانکۆی سلێمانیش بڵاوی کردێتەوە لە بەشی ئەکادمیەکەی باز لەوە کە کاتی محەممەد ئەمین زەکی بە خلاصەیەکی تاریخی کورد و گورسان بڵاوەکاتەوە ڕەزاشا بە شەخصی داوا لە 3 کەس ئەکا مینۆرسکی ڕەشیدی یاسەمی و مەردۆخی کە خۆشی کردووە ئەو داوایان لێکە وەڵامی بنەوە
چگانی خەتەریاتێکی دروست کردو توانێتی گۆڕانکاریێکی گەورە لە مێژی کووردا دروستکار لەو کاتەیە کەواتە ئێمە توانین بڵین ئەو ڕیشەیە کە کورد خۆی هەوڵی دابێت گۆڕانکاری بکات لەو شتی کە بۆی دانراوە چکە ڕەزاشە خۆمان نەزانین لە سیستەمی ئێرانیە کارێکی کرد بۆی ئێرانی گەڕا بڵاو بێتەوە ئەوەی کە ئێمە ئێستا پێڵین ڕێگەزی ئاری ڕێگەکەی ینی بە شێوازێکی کردداری سیاسی کردی بێتی ڕەزاشا بوو بۆی هەر پرسیارەکە بۆی بەڵێ ئەمە یەکێک بۆ لە ڕخنەکەم کەوتم پێ دوانیە کە زۆر بە ڕەهایی هەستەکەین ئەو چۆنەڵی کارە ئەدەیتە پاڵخۆت ئەمەکو ینی یەک پرسیار لێرە دروست بۆ گورە تێنەگەیشتن چیەمە پاڵخۆم ینی ئەوەی کە وەکو یەکەمین کەسێک کە هەوڵت داوە باز لە ڕەگەزی کورد بکەیت کە ڕەتی ئاریگەری بکەیتەوە ئەمە بوو پرسیارەکەی من باڵێ من یەکەم جار مەلا جەمی ڕۆژبیانی وەکو نمونەیەنەوە من ناتوان فرای هەموو کەسەکان بکەوم بەڵام ئەمین زەکی و چەندین کەسمان هەیە هەمووی بە کوێرەوەری ئەمایان کردووە من ئەمانە هەمووی بازەکەم بەڵام لە کوردستانە هەتا 2013 یەک بەڵگە نامەمبەرێ یەکێ ئاری ڕەت کرد بێتەوە حەزەکەم بیبینم یەک دانە هەتا 2013 من نەمشەڵە تۆ کردو تا بۆیە من نەموتۆ منم کرد ئەڵم لە ئەوروپا چەندین ساڵا کرد بەڵام لە پەیوەست بە کووردا کەس باسی ئاری نەکرد بوو هەتا پەرتوشی کورچی دکتۆر تا ڕادێ ئەگەر دیقەت بێت دکتۆر جەمال ڕەشید لە کتێبیا لە کۆڵنەوەیەکی زمانەوەی لە وڵاتی کوردەواریە باز لەوە کە ئەڵێ ئێمە منزومەیەکی زاگرۆسیمان ینی تا ڕادەیەکی زۆر ئاری ڕەت نەکردوەوە بەس زۆر هەوڵی داوە لەسەر وشە کوردیەکان ئیشکات لەسەر پەیوەندیان بەنەتەوە ڵێم ڕەتی نەکردوەوە قسەکەی ڕاح سەرنجە جوانەکانت گەنجی ڕنگ و شیار سپاس بۆ هەر هەمووتان سپاس بۆ تێچێن و قسە جوانەکانتان بینەرانی بەڕێز جارێکی تری شێڵێمەوە ئەمە لە پێناوی دروستکردنی پرسیاری نوێدا ئەم جۆرە دیالۆگە بە زەڕوو ڕەزانم هیوادارم درێژەی پێبین لەگەڵ خەڵکی تریش کاتێکی شاد بۆ وتان